ئازان و خۆشەویستانە ڕۆتان شاد بووم کاتتان باش من شەماڵ عەلیم و جارێک تر لەگەڵ ئێوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکتر لە ڕێگەی کەناڵی هیواوە. بەرنامەی ئەم ڕۆمان 29 2024 سەبارەت بە کوشتنی نەسروڵڵایە. دوو ڕۆژ لەمەوبەر ئیسرائیل بە بۆمبابارانێکی خەست لە زاحیەی باشووری بەیروت شوێنی یاخود بارەگای سەرەکی حیزبوڵڵای کرد بە ئامانج بۆ پێی کە باسەکرێ لە بۆمبابارانێکی قورسە تەواوی ئەو دانیشتوانی 6 باڵەخانی گەورەی لە زاحیە جنوبی لوبنانە یاخود جنوبی یاخود باشووری بەیروتە خاپوور کرد و لەو نێوەدا دیارە نەسروڵڵاش کوژرا. کوشتنی نەسروڵڵا ڕووداویشی ئاسایی نییە، بەڵکو گۆڕانکاریێکی زۆر کاریگەر بۆ دراماتیکی لە لوبنان لە فەڵەستین لە تەواوی خۆرهەڵاتی ناوەڕاستە. کاریگەری ئەم ڕووداوە نەکتەنها لەم ڕۆژانە بەڵکو لە داهاتووە بە فراوانتر دەرەکەوێ. هەندێک پێیان وایە کە ئەمە هەنگاوێکە بەرەو ئاشتی و ئارامی لە ناوچەکەیە و تێڕوانینێک و دیدگایشی تریژ ئەوەیە کە ئەمە نەگوانیە بگرە ڕێک پێچەوانەکەی ڕاستە و ئەوەی کە ئەمڕۆ لە بەردەم خۆرهەڵاتی ناوەڕاستە کراوەتەوە دەرگای شەڕێک و ململانەیەکی خوێناوی فراوانتر و پڕقوربانی تر لە خۆرهەڵاتی ناوەڕاستە. بۆ ئەم بابەتە و بۆ تاوتێکردنی ئەم پرسە کاریگەریە جۆر بە جۆرەکانی کوشتنی نەسروڵڵا و تێڕوانینی ئێمە سەبارەت بەم ڕووداوە و بەگشتی ئەوەی کە کێشەی ئیسرائیل یاخود جەنگی ئیسرائیل لە بەرامبەر فەڵەستینە و کێشەی فەڵەستین بەکوێگا. بۆ ئەم بابەتە من ئەمڕۆ میوانێکی ئازیزم لەگەڵا ئەویش هاوڕێ ڕەحمان حسێنزادێ. زۆر سپاس دەکەم ڕەحمان بۆ قبولکردنی ئەم داوەتەی من بۆ ئەم بەرنامەی ئەمڕۆ مێدەوارم دیالۆگێکی بەسوود و بە پێز و باشمان ببێ. بەخێرهاتی. زۆر سپاس بۆ تۆ کەم دەرفەتە دروست کرد هەروە سڵام هەیە بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکان. منیش ریوا خوازم کە دیالۆگێکی باشمان بێت. زۆر سپاس. ڕەحمان بەر لێ بچمە سەر پرسیارەکانم یاخود سەر تەوەرەی گفتوگۆکەمان پێم خۆشە لە بینەران داوا بکەم کە لە ڕێگەی خوانەوە لینکی ئەم بەرنمەیە بە هەر جۆرێک بۆیان نەکرێت لە ڕێگەی سوۆسیال میدیاوە بڵاو بکەنەوە تا بینەرانێکی زۆرتر ئامادەی ئەم بەرنمەی ئێمە بن. دیارە بەهۆی کەمی کاتی بەرنمەکە و ڕەنگە دەرفەت نەبێ بەشداری ڤیددیۆیی وەربگرین، بەڵام مەزانم پرسەکە لەگەلێک لاوە ممکنە سەرنج و تێڕوانینی وروژان دەبێ. هاوڕێیانێک ئەگەر پرسیار یاخود سەرنجیا هەتا ڕەخنەشیان هەیە توانن لە ڕێگەی کۆمنتەوە بە تایبەت لە ڕێگەی یوتیوبەوە بۆ ئێمە بنێرن، ئێمە لە ستودیۆی بینین و هەوڵدەین کە ئێوەش بەشداری ئەم گفتوگۆ و دیالۆگە بن لەگەڵمانە. ئەوەشم بیر ناچێت کە جاریشکە داوا لە سەرجەمیەوەی ئازیز بکەم بە هەر شێوازێک بۆتان نەکرێ کەناڵی هیوا لەسەر یوتیوب بە دۆست و ئاشنانتان بناسێنن وەگەر تا ئێستا ژنەتان کردووە سەبسکرایبی ئەم کەناڵە بکەن. بەڵێ ئەوڕێ ڕەحمان من پێم خۆشە لە سەرەتا لەوە دەست پێ بکەم هەر بڵێن ناونیشانی ئەم بەرنمەیەشمان یاخود ئەم گفتوگۆیەمان هەر ئەوەیە کە ئایا ئەمە ئارامی و ئاسایش بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست دێنێ. من لەو ئیدعایە و دەست پێ بکەم کە خودی ئیسرائیل ئیدعایەکە کوشتنی نەسروڵڵا بۆیە پێویست بوو لەبەرەوەی نەسروڵڵا لەگەڵمان ڕێک ناکەوت و ئامادە نەبوو ڕێگە بدا کە خەڵکی ئیسرائیل ئەمنیەت و ئاسایشیان بوێ بە تایبەت خەڵکی شیمالی ئیسرائیل یاخود شیمالی بڵین باکووری فەڵەستین کە دراوسەی باشووری لوبنانە بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان کەوانە نزیکی 11 مانگە ئاوارە بوون و لە تەل ئەبیب و لە شارەکانی ترا لە حیفا و لە شارەکانی ترا لە ئوتێلی
سێستەریاژین و مەسرفێکی زۆریان بۆ سەر ئیسرائیل دروست کردووە. گوایە ئەم هەنگاوە بۆ کە ئەمنیەت و ئاسایش بەرقەرار بێ و ئەوان بتوانن بگەڕێنەوە شوێنی خۆیان. ئایا لە ڕوانگەی ئێوە ئەمە ممکنە؟ ئایا ئەکرێ ئەم ئەنجامەی لێ بگرێ ئیسرائیل؟ ئایا ئیسرائیل دەتوانێت دڵنیا بێت لەوەی کە ئەمنیەت و ئاسایش بۆ خەڵکی ئیسرائیل فراهمەکە؟ دواتر دێنە سەرەوەی کە کاریگەری لەسەر خۆڕەواتی ناوەڕاست چێ بێت. نەخێر، بەرەکسی پرۆپاگەندی هەیەت حاکمەی دەوڵەتی ئیسرائیل و بە تایبەت دەوڵەتی دەستی ڕاستی نەتەنیاهو ئەو ئاسایش و ئارامشە بەوجود نایەنێ. ڕەنگە بۆ جۆگر و یابیسەری ئێمە خێرا بڵێەوە پارادۆکسە کە بۆ نەسڕڵڵا لە ڕاسی ڕێکخراوێکی ترۆریستی کە ماوەی 30 ساڵە لە لوبناان و لە منتەقە و بەکاری ترۆریستی نائەمنی دروست کردووە، جملە لە مەرزی ئیسرائیل و ئەوانە. ئەوە ڕاستە حزبوڵڵا ئەو جەریانە بووەوە خودی حەسەن نەسڕڵڵا بەوەی کە چالاکی مەیدانی ترۆریستی بوو بەڕابەری حزبوڵڵاش و حزبوڵڵا بە تۆری واقعی نەبوو لوبناان نەبوو منتەقە هیچ وەخت ئاسایش و ئارامیشی دروست نەکردووە. بەڵام قسەکە ئەوەیە بابگەڕێنەوە سەر تاریخی 80 ساڵی خودی دەوڵەتی ئیسرائیل. دەوڵەتی ئیسرائیل نزیک بە 80 ساڵەوە بزانم کە بە وجود هاتووە لە ڕۆژی ئەوەڵیەوە تا ئێستا بە ئژغاڵگەری بە ستەمگەری لە وێنە ژیاوە لەگەڵ خەڵکی فەلەستینی ئاوارە کردووە، دەرگیر بووە، چەندین شەڕی لەگەڵ وڵاتانی عەرەبی کرد، هەر بەم پاساوەی کە دەوڵەتەکەم ڕابگرم و ئەمنیەتیش بۆ شارۆمەندانم دروست بکەم. دواتر دەورانێکی زۆر لەگەڵ سازمانی ئەلفەتح دەرگیر بوو، حتا لە سەرەتای ئەوەی پێڵێن دەیەی هەشتای سەدەی پێشوو 1970 بوو سازمانی ئەلفەتحوانیان حتا لە لوبناان وە دەرناچوونە تونسوانە و ماوەیەکی زاهرن ئارامشە پەیدا بوو. مەگەڵ 4-5 ساڵ دوای ئەوە هەر لە خودی شوێنە فەلەستینی نشینەکان ئینتفاضت دروست نەبوو و ئەو نائەمنی و نائارامیە گەوری لێ نەکەوتەوە. هەرەوە حتا دەوڵەتی کاتی ئیسرائیلی مەجبور نەکرد بێتە پای گفتوگۆ لەگەڵ فەلەستینیەکان و نەهاتەن قەراردادی ئۆسلۆی لێکەوتەوە. دواتر هەرم نەتانیاهوە لە ساڵی 95 هاتە سەرکار، ئەجملای یەکێ لە عاملانی ئەسڵی تێکدانی ئەو قەراردادی ئۆسلۆی ئەساغ ڕابین و ئانە بوو. لە وەختەوە تا ئێستا شەڕ و نائەمنی بۆ کولی خەڵکی و منتەقە بەتایبەت بۆ فەلەستینیەکان و بۆ خودی شارۆمەندانی ئیسرائیلیشی دروست نەکردووە. بە نەزەرم ئەم کارەش ئەڵانەوە هەرم 12 مانگەی کە گوزەرا لە 7 ئۆکتۆبری ساڵی ڕابردووە کە حەمەس ئەو هێرشەی کرد کە لە زەمینەوە پرسی ئەویش هێرشێکی ترۆریستی بوو بۆ خەڵکی سیویل. بەڵام بە دوایدا 12 مانگە لەسەر یەک دەوڵەتی دەستەڕاستی نەتانیاهو نەسڵکوشیی گەورەی وەڕێخستووە، قەتڵ عامێکی گەورەی ڕێخستووە، غەزەی تەواو چێڵاوە بە قەولی زمانی عادیەکە کرد باسی بکەین. ئێستا ئەوێ هەرە و سناریۆیە بژێزێتەوە بۆ لوبناان. ئایا واقعاً ئەمنیەت دروست بووە؟ دێ 12 مانگە بۆ ئەو 170,000 کەسە نەگەڕاونەتەوە شوێنەکانی خۆیان؟ بە دەلیلی ئەوەی چونکی تۆ تا زەمانێ دەوڵەتێک بی بە ستەمگەری بە زۆری سەرنێزە بتەوێ بەسەر خەڵکێکی زۆر کە لە دراوسەیەتی تۆ ئەژین، نەدراوسەتی لە بازە شوێن حتا لەژێر کۆنتترۆڵی تۆدان، تۆ توێت ساڵانێکی زۆر هەروە بەسەریانەوە مەلهوڕی بکەی، زۆر بکەی، هەڵاواردن بکەی، دەی دەرونی ئەو کۆمەلگایە لە دژی تۆ ئەجوڵێ و بەداخەوە هەم لە تەرەفی نژاد پەرستەکانی ئیسرائیلی و یەهودی بە هەم باری نژادەکەی و باری مەسەبیە، هەم لە بەرابەری شیە ترۆریستانی ئیسلامی کە بۆ خۆی دەوڵەتی ئیسرائیل و 80 ساڵ زوڵمەکەی بۆتە باعسی ئەوەی کە
جریاناتی تندڕەوی ئیسلامی وەکو جەهاد وەکو حەماس وەکو حزب الله دروست بن بۆی بەهانەکان ئەوەیە و قسەکان ئەوەیە ئەڵە ناقبت زوڵمێکی زۆر لۆ خەڵکی فەلەستیناکرێ کە واقعەن وایە ئەو زوڵماکرێ ئەبێ ئێمە وجودمان بێ و ئەو دەوڵەتێکی تندڕەوە ئێمەش بە تندڕەوێ بێت جواب بدەین ئەو بە ترۆرمانەکە ئێمەش دەبێ بە ترۆر جواب بدەینەوە 70-80 ساڵە لە دووبەری قەزیەکە نائەمنیە قەتڵوعامە کوشتارە شەڕە زندانە ئێعدامە و ئێستاش بە نەزەرم 12 مانگی ڕابردوو نیشانیدا نەتەنیا ئەمنیەت زەڕێکیش زۆری نەکردووە بەڵکە نائەمنی زۆرترە بۆیە من پێم وایە با من هەرەو نەبڵێم ڕەنگە لەم بەراورد کرد بڵێن ئەو دەرەجەی کە خەڵک لە غەزە کوژراوە لە شوێنە فەلەستینیەکان کوژراوە یا حەد لەم هەفتەیە لە لوبنان علاوە بەرەوەی سەرانی حزب الله کوژراون و ئەندامانی حزب الله بریندراوکراون ئەخر بە سەدان کەس لەوانەیە بە هەزاران کەس خەڵکی عادیش تووشی حەدیقەل بە سەدان کەس کوژراون و بە هەزارانیش ئاوارە بوون ناڵان 1 ملیۆن ئاوارە هەر لەنێو خودی لوبنانە بەوجود هاتووە دەی تۆ وەزیێتێکی وا بەوجود بێنی ئەمنیەت بەوجود جامەزمێ و بەراوەردە بکە بڵێن لێرە تەلەفا زۆرتر بووە بەڵام خودی شارۆمەندانی ئیسرائیلی شەو و ڕۆژیش ئەبێ ئاژێری ئەمنیەتی لێ بدرێ ئەبێ بچنە شوێنی پەناگا خۆیان بشارنەوە ئەوە 600,000 کەسی لە مەرزەکە چوونەتە شوێنێکی دیکە حتا ئەگەر بۆ دەورەیەکی کورتیش حەماس و حزب الله زەربەی قورسیشان خوێن بێ لە دڵی ئەم تند و توژیەی کە دەوڵەتی ئیسرائیل بەسەر خەڵکی فەلەستینیا دائەسەپێنێەوە بەسەر خەڵکی منتەقەکەیە دائەسەپێنێ بە نەزەرم کەماکان شارۆمەندانی ئیسرائیلیش لە تەلاویڤ و تا حەیفا تا هەر جۆیەکی دیکەیە هەر تووشی نائەمنی بەتایبەت ئەڵان ڕەنگە لە درێژەی باسەکە بچینە سەر ئەلئان ئەم شەڕەکە لە غەزەوە گێڕراوەتەوە بۆ لوبنان و سبەینێ لە لوبنانیشەوە قەرارە لەوانەیە بجۆزرێتەوە بۆ شوێنی تر و تەبدیل بێ بە شەڕێکی گەورەتری ناوچەیی ئیترەوە نائەمنیەکە هەر بۆ منتەقەی ئیسرائیل و چینە سەرەوە باسە بڵامبێتە نائەمنیەکی گەورەتر دەنەچەند نامن پێم وا بێ ئارامش دروست ناکە نائەمنی و بێنەزمی و حتا فەزای ترۆریستی زیاد پانوبەری ترەکاتەوە مێگومانەوە ڕاستە یانی ئەوانە کە هاوڕێ ڕەحمان ئەگەر متابعەی یاخود مێژووی 76 ساڵ دیارە دەوڵەتی ئیسرائیل 76 ساڵ لە ساڵی 1948 دروست لەو کاتەوە ئەو تاوانکاریە کە دەوڵەتی ئیسرائیل کردوێتی سەرەتایەک بووە بۆ ڕەوایی پێدان بە تاوانکاری بەرامبەر بە خەڵکی لە ئیسرائیلە دیارە بەشێک لە عەرەبەکان قسە لەسەرەوەکەن کە خەڵکی سیڤیل لە ئیسرائیل وجودی نییە ئەمە بوونێکی دەوڵەتێک و بڵین کیانێکی دروستکراوە کیانێکی چۆن بڵین داگیرکار و جێگرەوەیە ینی خەڵک ڕائەماڵێت وانە جێگەیانەگرێتەوە بەم ئەتیبارە کەس لە ئیسرائیلە سیڤیل نییە هەموو ئەوانە ئەمرازی چەکن ئەمرازی داگیرکانی کە هاتوون بۆ ئەوێ لەوێ شارۆچکەی جۆر بە جۆر دروستەکەن زەویزاری فەڵەستینەکان داگیرەکەن ینی ئەوە بۆ خۆی ئیدعایەکە کە ناسیۆنالیستە عەرەبەکان بە تایبەتی ئێڵێن بەش بە حاڵی خۆمەوە بە دروست نازانم بەرهەم خەڵکانێک کە باوکو باپیریان هاتووە و سێ چوار بڵین نەسل لەمەوە پێش وەچە لەمەوە پێشەوان لەوێ بوون مناڵێکە لەوێت گەورە بۆی شوێنیشتر غەیری ئەو وڵاتە ناناسێ خۆ هاوڵاتی ئەو جێگایە لە هەر شوێنێکەوە دایک و باوکی باپیری یاخود باپیرە گەوری هاتبێ بەو چی ئەو تر لەوێ لەدایک بۆ ئەوانە بەڵام بە عموم لە سەرەتای ئەم ڕووداوانەوە کە دروست بووە ئەوەی کە دەستی وەشانوە لە خەڵکی سیڤیل وە دەست بەکار بۆ کوشتار تەنانەت ئەو کاتانش کە قەرار بۆ دەوڵەتێک لەسەر بنەمای بە جۆرێک حقوقی ئینسان مافی مرۆڤ و دیموکراسی ئەوانە دروست بن لە ساڵی 1940 ئەوە دەوڵەتی ئیسرائیل بووە مەسەلەن ڕووداوەکانی دێری ئاسین ڕووداوەکانی تەنتورە کە ئەم ئەخیرانە تا لەناو ئیسرائیلە کەسێک لە ئیسرائیل خۆیە
هونەرپیشەیەک فلیمێکی دەرکرد، فلیمێکی دۆکۆمنتاری کە باسی ئەو کوشتار و ڕووداوانە کاکە و کاتە ڕوویداوە بە تەنها بۆی کە خەڵک ترسێن و ڕایان ماڵن یاخود ڕاوێنێن و بچن بەرە و دەوڵەتەکانی دەوروبەرەوانە فەڵەستین لە عەرەب پاک بکرێتەوە. ئەمە هەدەفی یەکەمی دەوڵەتی ئیسرائیل بووە. هەر ئەمە تۆوی تونبوتیژی، تۆوی ڕق و چینە، تۆوی دووبەرەکایەتی لە ناو خەڵکی فەڵەستینە لەگەڵ ئەوانی کە بە دیانەت یەهودن چاندووە و ئەمە هاتا هاتووە پەرەی پێدراوە و گەشێنراوەتەوە. ئەم ئاگرە هەر خۆش کراوە و هەر هەوڵ دراوە تاو ناتاو هەتا و کاتانی کە خەریکە بە جۆرە خامۆشە بێتەوە. یەکەمین ئەوانی کە دەستیان بردووە بووە تێکدانی ئەو پرۆسانەی کە دروست بووە بۆ ئەوەی کە ئاشتی و بە جۆرێک تەبایی دروست بوو ئەوانە هەر خودی ئەرکانەکان یاخود دامەزراوەکانی دەوڵەتی ئیسرائیل بوون. ئەوەی کە بڵین لە ساڵی لە سەرەتاکانی ئەپرۆسی ئۆسلۆیە ئەو تیرۆرەکە ئەنجام دراوە، ئەو کوشتارەکە کرا ڕابین ئەوە بۆ خۆی گەشتێک بوو لەو کارانەی کە بەڕاستی تەواوی ئەم پرۆسەیە تێکدا. ئەبەرەوە ئەمە لە مێژووە ئاوا بووە، ینی ئەوەی کە باعیسی دروست بوونی ئەم دووبەرەکی و ئەم شەڕەیەکە لێرەیە خودی دەوڵەتی ئیسرائیل و خودی ئەو پێکهاتەیە کە بە زۆر لەم مەنتیقەیە چێنراوە، بە زۆر خەڵکی بۆ هێنرا. ئەستا بۆ نمونە نەتانیاهۆ هەر باسەکە ئەوانە من ئیسرائیل و ئەوانە دایک و باشی لە پۆڵەنداوە هاتوون. بەڵێ باشە ناتانیاهۆ خەڵکی ئەوێ، بەڵام ناتوانێت ئیدعای ئەوە بکا کە ئەمان نیشتیمانی باب و باپیری من بۆ گوایە لە کتێبێکی کۆنا نووسراوە، کتێبێکی دیانەتان نووسراوە کە ئەم عەرزە بە ئێمە دراوە. ئەوە بۆ خۆی ئەو دۆخەیە کە دروست بۆ پێک هاتووە لە پرۆسەی دروستبوون و دەرکەوتنی ئیسلامی سیاسی. یعنی بۆ نمونە حەماس وەکو دام و دەستگایەک وەکو ڕێکخراوێکە دروست بووە لە غەزەیە لەو کاتانەیە دروست بووە کە ئیسرائیل دەستی گرتووە بەسەر غەزەیە، پێشەوەی کە غەزە بەدەستی عەبدولناسرەوە بوو لە پێش 1960 ئەوانەیە ئەسڵەن هەموو ئەوانەی کە ئیخوان موسلیمین بووانە ژێر چەپۆکە بوون. ئەوە ئیسرائیل بوو کە فرسەتی پێدان و ئەوانە مزگەوتەکان بەدەستەوە بگرن ئیخوانی موسلیمین و هەر لەوەیە گەرای ئەم ڕێکخراوە دروست بکەن و بڵێن دابنێن و دواتر پێشی بێن و بەرەو پێشی بەرن. دواتریش لە پرۆسەیەکی دوور و درێژە ناتانیاهۆ شانازی بەوە کرد کە ئەگەر کەسێک بیەوێ دەوڵەتی فەڵەستین پەکخا ئەوێ دامی حەماسکە بۆی کەوا لەگەڵ ڕێکخراوی ئازادی بەخشی فەڵەستینە پێک نێن و ئەم دەوڵەتە کە مەترسێ بۆ ئێمە دروست نەبێ. واتە ناتانیاهۆ بە بودجەی قەتەر کە دائەبەزی لە مەتارەکانی ئیسرائیل لە جانتای پڕ لە دۆلارە ئەوانە بە سیارەکانی خوان لەبەر چاوی ئیسرائیلەکان ئەیان بردن تەسلیم بە حەماسیان نەکردووەوانە بەم جۆرە بۆی کەوا حەماس بەهێز بکەن و دیارە ئەمانە دوای 2006 ئەوانەوە کە لەو فترانەیە کە حەماس دام و دەستگاکانی دەوڵەتی لە غەزەیە بەدەستەوە گرتووە. ئەمە ئەو واقعەتەیە کە دروستی کردو. خودی حیزب الله، خودی ئەم نەسرڵڵایە، خودی ئەم دام و دەستگا تیرۆریستە کە لە لوبنانە دروست بووە ئەم شەڕاکە سەرەتای داگیرکردنی جنوبی لوبنان لە ساڵی 1982 بۆ ئەوە بوو کە ڕێکخراوی ئازادی بەخشی فەڵەستین یاخود فەڵەستینیەکان لەوێ بە هەموو ئەنواع و ئەشکال گروپەکانیان لەوێ نەمێنن. ئەوە بوو ناچاری کردن کە هەڵبێن لەوێ لاچوون لەوێەوە ڕۆیشتن چوون بۆ تونس. بەڵام سەرباری ئەوە هەتاکو 2020 لە ژێر زەبری شەڕانە بوو ئەو ناوچیان بەجێ نێش. سەرەتا کە فەڵەستینیەکان لەوێ بوون و ئیسرائیل داوایە کرد بڕۆن، تەنانەت بەشێکی زۆر لە ناوەنداکانی کە پیانەوترێ سەر بە بەشی شیعە لەگەڵ فەڵەستینەکانە کێشەیان بوو بە جۆرە لە جۆرەکان ڕەواییان بە ئەوەداکە ئیسرائیل داواکە فەڵەستینەکان بڕۆن. بەڵام پاشان کە ئەم داگیرکاری هەروە درێژەی کێشاوە ئیسرائیل لەوێ نەکشایەوە لەم پرۆسەیە بوو کە حیزب الله دروست بوو. من بیرم دێ ساڵانی هەشتاکان شوێعەکان ئەو کاتە حیزبی شوێعی لوبنانی مقاومەتی ئیسرائیلە کردو ئەوانە ئەم حیزب اللهیانەوە ئەم جەماعەتی تیرۆریستە ئیسلامیانە لە ڕاستیا کە لە هینە هاتنەوە لە شەڕە هاتنەوە لەگەڵ ئیسرائیلە لە پەناو کەمینیان بۆ دانان ئەندامەکانی حیزبی شوێنە کوش کە لەگەڵ دژی ئیسرائیل شەڕیانە کرد. ئەمە دۆخەکە بوو. بەڵام حیزب الله لەو دۆخی داگیرکاری لوبنانە و لەو دۆخەیە کە زەبر و زەنگی ئیسرائیل بۆ لەوێ پێکهاتوو دروست بوو. لەبەرەوە ئەمە یەکەم جاریش نییە بەڕاستی ئیسلامیەکان لە فەڵەستین و لە
لوبنانە دەرگیری ئەم کێشانە ئەبن و لە کەمین سەرکردەی حیزب الله پێش نەسرڵڵا ساڵی 92 ئیسرائیل کوشتی. ئیسرائیل تەواوی ڕابەرایەتی حەماسی لەبین برد و هەمی کوشتووە، بەڵام دوو بارەمانە دروست بوونەتەوە پێک هاتوونەتەوە. بەم اعتیبارەوە بڕای من ئەوە لە زۆر لە ڕاستیەوە دوورە. تەنانەت ئەگەر واز لە هەموو دنیا بێنین، واز لە هەموو ناوچخۆر هەڵاتی ناوەڕاست بێنین، واز لە هەموو قوربانیانە بێنین، ئەگەر تەنانەت قسەکەی ناتانیاهۆ ئەوە بێ ئەمنیەت و ئاسایش بۆ خەڵکی ئیسرائیل لەژێڕینەوە، ئەمەشیان ڕاستیە، ئەمەشیان بەدینایەوە، ئەمەش ناتوانێت بەرەنجامی ئەم پرۆسە تونند و تویژیە بێت کە ئاخر ئەمە تیرۆریزمێکی ئاشکرایە. کۆمەڵێک پەیجەر بەدەستی کەسانێک بوو لە خستەخانە کاریان کردووە، بەدەستی کەسانێک بووە کە سیڤیل بوون. بەڵێ ڕاستە لە دام و دەستگاکانی حیزب اللهە کارەکەن و ئەوانە، بەڵام چەک بەدەست نین. بەشێک لەم پەیجەرانە لە دەستی ئەوانە بۆ کە ئاوا تەقیوەتەوە. ئەمە ئەگەر ڕێکخراوێکی ئیسلامی بیکردایە تەواوی دنیا هەڵەسایان و دەمە کارێکی تیرۆریستیە لە حاڵێکا کە ئیسرائیلی کاتۆوانە تەواوی دنیا وەکو کردەوە یەک لە کردەوەکان حسابی بۆ کاکە لە کاتی شەڕا ئەکرێت. بەڕاستی ئەوەی کە ئیسرائیل چاندێتی لە خۆرهەڵاتی ناوەڕاستە لە غیری تیرۆریزم نییە، کردەوەکانی تیرۆریستیە، ئایدۆلۆژیاکەی تیرۆریستیە و ئەو پرۆسەی کارانەی کە کردوێتی و هەموو هەڵسو کەوتانی کە کردوێتی هەمووی تیرۆریزم بەرهەڵدێنێ و تیرۆریزم دروست دەکاتەوە پێک دێنێ. بەڵێ بەرحاڵ بچینە سەر بەشێکی تری ئەم باسە. نازانم ئەگەر تۆ سەرنجێک منەگەر چەند نقطەیەک لەم بابەتەوە بڵم. تۆ دەست خۆش بێ باسی سابقی تاریخی کولی مەسەلەکەت کرد. منی پێم وا بێ ئەوەی ساڵی 1948 چ لە دوای شەڕی جەهانی دووەم چ مەعادلاتێک بوو، چۆن دەوڵەتی ئیسرائیل تەشکیل بوو، ئەوش بۆ خۆی تاریخی خۆی و باسی خۆیەوە ئەڵان باسی ئێمە ئەوە نییە. بە قەولی تۆ کە منیش لەگەڵت هاوڕایم، عاقبەت دەوڵەتی ئیسرائیل 1948 دروست بووە. هەر لە وەختەشەوە کێشەی لەگەڵ عەرەبەکان و عەرەب زبانەکان و خودی فەلەستینیەکان بووە. عاقبەت تاریخێکی ئەو تاریخە هات گەیشتە ساڵی 1993 زاینی و لەوێنە عاقبەت دوو تەرەفی ئەسلی کە دەوڵەتی ئیسرائیل بوو، ئیسحاق رابین وەختە نەخۆز وەزیر بوو، یاسر عەرەفاتیش سەرپەرستی واقعا بۆ معنە بزوتنەوەی فلەستینیە کرد. عاقبەت لە جێیەکە بە لانیکەمی تەوافقەیەک گەیشتن کە بڵێن یەک دەوڵەتی فلەستینیش دروست بێ لە پرۆژەیەکی ئەو وەختە 5 ساڵەیە کە دایان نابوو، کەەوە تا ئێستا ئەرزان نەتانیاهو بە تایبەت نابوودی کرد. ئەوە لە عین دوو تەرەف بەوە گەیشتن. یعنی نەهایەتان سابقە و تاریخچەی دەوڵەتی ئیسرائیل کە واقعاً بەرئەساسی هەم نژاد پەرستی و هەتا تەعەسوبی مەسەبی بەوجود هات و هەموو ئەو پاکتاوکردن و ئژغاڵگەری و ستەمەشی بووە، هەموو ئەوانە مشکلاتی لە پێشە بۆ خودی شارومەندی ئیسرائیل دروستکە، بەڵام گەیشتە ئەو جێگایە نەهایەتەن بۆ ئەم کێشانە دەرنەچەمنی لەگەڵ ئەو بۆ چوونە نیم کە بەخەوری تۆ ناسیۆنالیستە عەرەبەکان یا حتا ئەڵان هەر خودیان حەمەس و جەهاد و حیزب الله ئەوانەش ئەڵان ئەڵان بە دەوڵەتی ئیسرائیل پاکرێتەوە و بەڕسمیەتی ناناسین و هەرچی هەرچند لە ماخرانەوە حەماس لە بابەتەش بڕێک کۆتا هات. ئەمانە تەوان ئێمە بەرەی ئازادی خواز و چەپ و کۆمۆنیست لەگەڵ ئەوە نین. نەهایەتەن ئەڵێن هەم خەڵکی فەلەستین حەقی هەیە دەوڵەتی خۆی بێ، دەوڵەتی مستەقلی خۆی بێ، شان بەشانی دەوڵەتی ئیسرائیل، دەوڵەتی ئیسرائیلیش و ئیسرائیلەکانیش حەقیان هەیە دەوڵەتی خۆیان بێ. بەڵام بۆ ئەم مشکلە هەر دروستە بێتەوە نهایەتەن عاقبەت دەسەڵاتدارانی دوو تەرەف و بەتایبەت لێرەدا وەزنی ئەسڵیەکە دەوڵەتی ئیسرائیلە لە ساڵی 95ەوە ئەم پرۆسەی قەتە کرد بە ئتکا بەچی دوو عنسر هەیە کە ڕاستەکەی بەشەریەتی لە دنیا تووشی هەڵاواردن و کێشە و نائەمنی لەگەڵ یەک کردووە. یەکیان ناسیۆنەلیزم و نژاد پەرستیە و کێشان مەسەبە لە هەردوو تەرەف ئەبینرێ کە بینی دەورانێکی زۆر حتا لە بەرەی فەلەستینیەکان عاقبەت جەریانی ناسیۆنالیستی سازمان ئازادی بەخشی فەلەستین و ئەلفەتح و یاسر عەرەفات دەسەڵاتیان بوو و بۆ مەقتە حتا ئیسلامیەکان لە ئەوڵۆ نەبوون و هەر وەک تۆ باس کرد دوایی بە کۆمەکی خودی دەوڵەتی ئیسرائیل دروست کران بۆ لە پێشە بۆ مخالفەتکردن لەگەڵ یاسر عەرەفات و ئەو جەریان. یعنی دوو عنسر هەم لە بەرەی بەتایبەت
ئیسرائیل و خەڵکی یەهودیەکان هەیە ئەوش مەسەلەی ناسیۆنەلیزم و نەژادپەرستی و مەسەب هەم لەم لاشەوەەوە هەم ئیسلامی سیاسی و تندرە و ترۆریست و هەم لەلایەکەوە ئێستا کوێ جریانەتێکی ناسیۆنەلیست کە ئەڵعان زۆر قووەتیان نییە هێزیان نییە ئەمانە عاقبەت لەلایەکەوە دەوڵەت و دەسەڵاتدارانی ئیسرائیلەوە کە هێزی ئەسڵی تر بوون و لەلایەن مدام ئەم کێشیان ناوەتەوە مدام ئەم تەفرەکان دروست کردەوە مدام ئەم ناخۆشی و لەگەڵ یەک نەحانەوانیان بەداخەوە بڵاو کردوتەوە لە نێو بەشی عادی خەڵکەکەشە بۆ یەکانێ بەشێکەوەیە لەگەڵ ئەو نەوعە فکر و بیر و بۆچوونە کە ئەم تەفرەقەیە ئەم نەحەوانەوە ئەم نەهێشتنی ئەوەی خەڵکی فەلەستین و خەڵکی ئیسرائیل عاقبەت هەرکەس بە دەوڵەتی خۆی لە کەناری یەک بژین بەحاڵ ئەبێ لەگەڵ ئەمە بربەرەکانێ بکرێ و ئەوە بەڵام ئەڵان ئەوەی نەهایەتەن ئەمەی زۆر بە جێگایەکی زۆر قوڵ گەیاندووە لەم قەڵشتە لەم کەشمەکەشە ڕاستەکەی لە 20 ساڵی ڕابردووە بە تایبەت دەوڵەتی دەستڕاستی نەتانیاهووە چونکی بووڵم لەم 20 ساڵە لە ساڵی 95ەوە زۆرترین کات ئەم نەتانیاهۆی فاشیست نخۆزەزیر بووە ساڵی 95 هاتە سەرکار دقیقاً کارێکی کرد کە حتا ئەو نیمچە قەراردادا کە ئەیتوانی عاقبەت فەزایەکی مراینتر دروستکە دوو تەرەف بەیەکەوە ژیان بکەن یعنی ئەوەی ئۆسڵی تەواوەن تێکدا هەروەک تۆ باس کرد لە کنیست ئەو پارلەمانەکە ئێوەنە ڕەسمەن وتی چونکی ئەو ترێندە فاشیستەی کە ئەو نەمایەندگیەکە نەتانیاهوو ئەساسەن دژی مەسەلەی دەوڵەتی فلەستینە هەر وەک چۆن مەسەلەن جەهاد و حەماسیش ئەڵەن دەوڵەتی ئیسرائیلی نابێت بێ و پاک بکرێتەوە ئەمێش دروست نقطە مقابلان ئەڵەبێت دەوڵەتی فەلەستینی یەک معنای نییە ئەو بە تەواوەتی بە تۆری واقعی پاکسازی خەڵکی فەلەستینی ئەوێ ئەم نەسڵ کوشیەی لەم 11 مانگە لەم 12 مانگە لە غەزە ڕوویداوە جزوێکە لە پرۆژەیەکی گەورەتر کە ئێوێ نەتانیاهوو بێت کرد ئەمە مەسەلەکەی بەڵام بنەزڵم قرس کردووە لە جەیەکە کە پشتیوانانی جیهانیشی هەیە لە پێش هەموو کەسە دەوڵەتی ئەمریکا و حتا دەوڵەتە غەربیەکان نەهایەتەن پشتی ئەم نەوعە ترندە و جملە نەتانیاهویان گرتووە دەدەن لە چەند منیش قسەکەم ئەوەیە تا ئەم سیستمە بێ تا ئەو نەوعە دەوڵەتە حاکم بێ لە ئیسرائیل بەڕاستی ئارامش و خۆشی بۆ خودی خەڵکی ئیسرائیلیش بەوجود نایە بەتایبەت ئەگەر شەڕەکە گەورەتریش بێتەوە کە عاقبەتەکەی لەستا و حتا پێشبینیش ناکرێت نازانم کرێت ئەم باسە لە شوێنێکی ترا بکرێ هاوڕە ڕەحمان بەڵام من یەک سەرنج بدەم لەسەر ئەمە مەسەلەیەک هەیە لە ئیسرائیلە پێکاتەوە دروست بووە ئەویش دروستبوونی دەوڵەتێکە لەسەر ئەساسی ئاین و دین لەسەر ئەساسی عێرق لەسەر ئەساسی نەژاد ئەم دەوڵەتە بووە من دەوڵەتێکی نەژاد پەرستە باسەکە لەسەرەوە نییە ئێمە چوارچێوەی ئیسرائیل وەکو دەوڵەتێک وەکو کیانێک چونکە لە وشەی دەوڵەت تا زۆر جار وڵات و دەوڵات جێگای یەکە گرنەوە ئەوانە بەهەرحاڵ کۆمەڵێک خەڵک دروست بوون لێرە هاتوونیانوێ لێرە بژین دەرکردنی ئەمانە مەحاڵەوە ئەمە ناکرێت هیچ بکە بەڵام دەوڵەتی ئیسرائیل لە ڕوانگەی منەوە دەوڵەتێکە نەژادپەرستە وەکو چۆن نیزامی پریتۆریا وەکو چۆن دەوڵەتی نەژادپەرستی جنوبی ئەفریقیا ئەوایە بگۆڕایە وایە پەیکەرە و هەیکەلەکەی سەر لەدا ڕێژرایەتەوە بڕای من دەوڵەتی ئیسرائیلی شەروایە و ئەوەشی کە باسی دوو دەوڵەت کریوەمانە ممکنە بە زۆرە لە جۆرەکان دۆخەکە وەکو موسەکینێک وایە وەکو ئەوەی کە بڵێن کەمێک ئازارشتێنە بۆ ماوەیەکی دیاریکرا وەڵام کێشەکە لە ئەساسەوە حەلناکات چونکە لە ئەساسەوە دروستبوونی ئەم دەوڵەتە لەسەر بنەمای ئەوەی کە هەر کەسێک لە هەر شوێنێکی دنیاە لە دایکێکی جوو لەدایک ئەبێ هاوڵاتی ئەم دەوڵەتەی ئێمە و ئەم وڵاتی ئێمەوە هەر عەرەبێکیش لێرەیە میوانە ئەگەر باب و باپیری پشتیشی لەم شارە و لەم گەڕەکانەیە و لەم شوێنەیە لەدایک بوو بێ و زەوی هەیە و ژیانی بوو کولتوری هێوانە ئەبێ ئێرە بەجێ بڵێن ئێرە شوێنیان نییە واوانشی لەوێ ماونەتەوە لە بندەسی ئیسرائیلە هاوڵاتی پلەدون و ئەنوان وەشکاڵ هەڵاواردنیان لە بەرامبەرە ئەکرێت و ئەمانە ئەم دەوڵەتە بەم پێک هاتەوە قابلی ئەوە نییە کە قوبول بکرێت لەلایەن بەشەریەتی متەمەدین و بەشەریەتی ئازادی خوازەوە بەرحاڵ ئەوان باسەکە وەگوتم باسی
هەڵپێچان و تێکدانی وڵاتێک نییە و هەڵپێشانی خەڵکێک نییە کە بەرحاڵ هاوڵاتی ئەم جوغرافیا دیاری کراوە. بچینە سەر باسێکی تر کە من پێم وایە ئەبێت لێکدانەوەی درستی لەسەر بکەینەوەوانە. ئایا ئیسلامی سیاسی یاخود بەگشتی ئیسلامیزم و ئەوەی کە پێوترێ محوەری مقاومەت و ئەوانە سەرنجام لە دوای نەسڕڵڵاوە چ ئایندێشێ بە بڕوایەوە خەڵک کەسانێک پێیان وایە کە ئەیتر ئەمە کۆتایی هاتنی بە جۆرە لە جۆرەکان گڵۆڵەی ئیسلامیزم لە ناوچەکە بەرەو کەوتۆتە لێژی و ئێمە سەرەتای کۆتایی ئەم جوڵانەوەی ئەبینین و بە تایبەت ئەم محوەری مقاومەتە ئیتر تەواو تێک و پێک ئەچێت و ئەوانە و ئەو پەلامارەی ئیسرائیل بۆ سەر لوبنان و کوشتنی تەواوی ڕابەرایەتی حیزبوڵڵا هەنگاوێکی زۆر سەریع بووە لەم پرۆسەیە. ڕایەوە چێ لەم بابەتەوە؟ ئەوەی ڕۆشنە ئێستا و ئەوەی پێڵەن لە کورتماوەدا بە تۆری واقعی حیزبوڵڵا گورزی قورسی لەکەوتووە. تقریباً تەواوی ڕابەریەکەی بەغیر از 1-2 نەفەر 2-3 نەفەر لە بین چوون و ڕاهبەری سازمانێکی واش کە خودی حەسەن نەسڕڵڵا 32 ساڵ دەبیرکول بووە و بە معنایەک بە تۆری واقعی ڕابەرێکی کاریزماتیکی توانای ئەوانیش بووە، هەروە خۆیان ئەڵێن هەرستا لە ڕۆژاناڵن بە ئاسانی جێگاکەی پڕ ناکرێتەوە. دەنەجەمە وەختە تۆ ڕادەی ئەوەڵی ڕابەران و فەرماندەهانت لە بین چووە، لە عینە حاڵا هەروەک تۆز ئیشارەت پێکرد لە هەفتەیە لەوە پێشەوە 3-4 هزار کەس لە ئەندامان بە نەزەرم ئەوانەی پەیجەرەکانیان پێ بوو ئەندامی عادیان نەبووە، ئەندامی لانیکەم ئەوەی پێڵان ڕادەمیانی حتا بەرەو باڵا بووە و لە عینە حاڵا کەسی تریان لێ کوژراوە. ئەڵعان قسەیەک ئەوەیە کە مەرجەعێک بۆ تەسمیم گیری لە نێو حیزبوڵڵادا نەماوە واقعی نیشانەدا. لەنەچەمە زەربەیەکی قورسە لە حیزبوڵڵا کەوتووە لەو لاشەوە لە دوای 11 مانگ نزیک 12 مانگ ئەو نەسل کوشەی لە غەزەشکرا حەمەس و جەهادیش هەر زەربەی قورسیان لەکەوتووە. بە تایبەت حیزبوڵڵا کۆڵەکەی ئەسڵی ئەو محور مقاومەتە بوو کە ظاهرەن جمهوری ئیسلامی سەرپەرشتی کرد و ئەو ئەسا دەنەچە من پێم وابێ ئەڵان زەربەی قورسی لەکەوتووە محوەری مقاومەت تووشی سەرجێژەیەکی گەورە بووە ئەمە لەم بابەتەوە بە تایبەت ئەمەی حیزبوڵڵا کاردانەوەی زۆرشی لە نێویانە ئەبێت. بە تایبەت شتێکی دیکەش کە مهمە ئەوژێ لانیکەم ئەوەی ئەم ڕۆژانە بینێ نەگەم ڕۆژانە لە کوشتنی هانیە لە تارانەوە جمهوری ئیسلامی کە بە معنایەک باوکی ئەسلی ئەم محور مقاومەتە بووە بە پۆڕ بە پارە بە ئیمکانات بە لە جستی بە حتا هەتاڵانەوە یەکێ لە فەرماندەهانی گەورەی سوپای پاسداران لەگەڵ خودی حەسەن نەسڕڵڵا کوژراوە. ئەبینی خودی جمهوری ئیسلامی لە ماوەی ئەڵعان نزیک 2 مانگە کە هەنیە کوژراوە لە دەستەوەستانیەکی گەورەدایە و بە تایبەت فاکتەکان زۆر بە ئێمە نیشانەدەن. هەرم 2-3 ڕۆژە بە دوای کوشتن ئەم زەربەیە لە حیزبوڵڵا کەوتووە ڕابەری جمهوری ئیسلامیش بە خودی خامنی و تووشی مشکلی گەورە بووە. ئەمانە هەموو فاکتۆری ئەوە ئەگەیەنن کە محوەری مقاومەت زەربەی قورسی لەکەوتووە و بە تایبەت جمهوری ئیسلامی ئەگەر کاردانەوەی نەبێت دوای کوشتنی حەسەن نەسڕڵڵا و ئومێدێک نەبوژێنێتەوە بۆ نێو محور مقاومەتەکە دلیلێک نییە ئیتر لەژێر چەتری جمهوری ئیسلامیە بمێنن و ئەو وەختەی تر تا ئێستا جمهوری ئیسلامی کە ئەوانی هەواهەنگە کرد هەمووشی ساپۆرت ئەکردن هەر کەسە وەختە سازی خۆی لێدا حیزبوڵڵایەکی بە دەرەجەیە زەر بە خواردوو بریندار کاری خۆیەکە ئەوانەی لە عێراقا سەر و سامانیان پێداون کاری خۆیانەکەن حوسیەکان هەر ئێستا خۆیان بە دەرەجەیەک بە خەول خۆیان مستەقل کارەکەن حەمەس و جەهادیش کە بەتایبەت بە لەحاظی مەسەبیشەوە سونیشن و لەگەڵ شیعەیەک ناکەون ئەڕۆن بەڕێکی دیکە. ئەمە تەفرقە و لێکترازانێکی گەورە لە محور مقاومەتە بێت. بە نەزەرم محوەری مقاومەت زەربەی قورسی لەکەوتووە و ئەگەر
ئەم زەربە قورسە بەوەش منجەر بێ کە جمهوری ئیسلامی نەتوانێت وەک پێشووتر نە هەوا هەنگیان بکە نە ساپۆرتیان بکە نە دەستیان بگرێ بە نظرم تاوجەی بە محور مقاومەت بێ لە لێکترازانە بەڵام ئەوە بە معنایەوە نییە حزب الله تەواو بێ ئەوە بە معنایەوە نییە چونکی عاقبەت حزب الله ئەم زەربە ماوەی خواردووە لە جنوبی لوبنانە پایەکی کۆمەڵاتی بۆ خۆی دروست کرد هەتا لەلایەکەوە حەماس و جەهادیش بۆ هەموو زەربانی خواردوونە مناڵێم هەتا زەمانێ دەوڵەتی ئیسرائیل ئەم سیاسەتە نەژاد پەرستانە و فاشیستەی بێ وەتا زەمانێ ئەم کێشە و برینی فەلەستین جوابێکی بە دەرەجەیەک شیا و ناڵم جوابێکی کامەڵ ئەوەی بە قەولی تۆ پیاڵێن مستەکرد حتا جوابێکی واوەرنەگرێتەوە کەماکان حزب الله ئەتوانێت دوای ماوەیەکی دیکە خۆی کۆبکاتەوە جەهاد و حەماس دەتوان خۆ کۆبکەنەوە حتا لەو قالبەیە خۆ کۆنەکەنەوە لەوانەیە لە شکلی فراتی ترس خۆیان سازمان بدنەوە لەوانەیە لە نێوانیشە تەفرەقە دروست بێ جناحی زۆر ئفراتی تر و بۆ معنات ترۆریستریان لێ پەیدا بێ جناحیشیان لێ پەیدا بێ بڵێن با بچین لەگەڵ هەر جۆرێ بووە لەگەڵ ئیسرائیل بسازن هەموو ئەم ئەگەرانە ممکن نەهایەتەن من قسەمەوەیە من پێم وا بێ قسەکە دێتە سەر جمهوری ئیسلامی جبات بڕێکش توولانی ببا لێرە بڵن جمهوری ئیسلامی ئەڵان لە دووڕایانیەکی گەورەیە یەک ئایا کاردانەوەیە بێ بەرابەر بەم کارانەی ئیسرائیل کە لە ماوەیە کردوێتی ئەڵان گیری خواردووە بە تۆری واقعی جمهوری ئیسلامی هەم بە دلیلی مشکلاتێکی زۆری لەنێو خودی جامعی ئێران لەگەڵی ڕووبڕوە ترسی لەوە هەیەگە تووشی شەڕێکی گەورە بێ لەگەڵ ئیسرائیل وەگە جۆرێک لەگەڵ سەدام حوسێن تووشی شەڕ بوو بەرعکسی دەورەی سەدام و ئەوانە ئەمجار کۆمەلگای ئێران شەڕی لێ قبول ناکە شەڕی لێ تەحمل ناکە لێی دێتە مەیدان ئەمە ترسی گەورەی جمهوری ئیسلامیە بە لەحاظی نظامیشەوە ڕاستەکەی تەمەشاکە دەرەخەتی ئیسرائیلێک کە مۆردی حمایەتی ئەمریکایە نایەت بەتایبەت ئەگەر شەڕ ببێ بە شەڕی دەوڵەتی ئیسرائیل و جمهوری ئیسلامی ئەمریکا مەجبورە بێ لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل تێوەچێ لەگەڵ جمهوری ئیسلامی بۆیە جمهوری ئیسلامی ئەڵان ناتوانێت ئەو کاردانەوەی بێ ئەگەر ئەو کاردانەوەی نەبێ ئەم جارە بە نەزەرم بەرەی مقاومەتەکە لەژێر چەتری جمهوری ئیسلامیە چنە دەر چۆنیان لێ دێ و چ ئارایشە بخۆیانە گرن بەخسێترە جمهوری ئیسلامی بێئەتبارە بێ لە نێویانە بۆ یاڵم دووشە لێک جاکەینەوە محوەری مقاومەت بە نەزەرم خەریکە تووشی لێکترازان و زەربەی قورسە بێ بەڵام تەکتەکی ئەوانە حزب الله حەماس جەهاد ئەتوانن دوای ماوەیەکی دیکە خۆ بگرنەوە بۆ بە دەلیلوێ ئەو شتەی ئەوان فەلسەفەی وجودیانە و قسەی لەسەرەکەن و ئەڵەن زوڵم و زۆری دەوڵەتی ئیسرائیلە هەتا ئەوە جواب وەرنەگرێتەوە ئەوان کەماکان ئەتوانن خۆیان کۆکەنەوە دقیقەنەوە ئەو سەرانوەلکەی کە ئیسرائیل دروستی کردووە و زبڵدانی کە ئیسرائیل خەریکە هەرپەرەی پێدا لە ناوچەکەیە فەزایەکی زۆر باش و زەمینێکی زۆر باشی دروست کردووە بۆ دروستبوونی ئەم ڕەوتە ئیسلامیە تیوریستانەوە هەتاکو ئەم ئاوە لەلایەن ئیسرائیلەوە بڕژێ زۆر کەس ینی هەتا خودی ئەو تەبلیغاتی کە ئیسرائیلێکە تەواوی ئەم کێشەیە کە لە خۆرهەڵاتی ناوەڕاستا هەیە ئەمڕۆ بە ڕۆڵی ئیسرائیل بە ڕۆڵی ئێران ئەبیدرێ بەشێک باسەکەن ئێران ئەمە پرۆکسی هینە ئەمە شەڕی چۆن شەڕە بە وەکالەت وەک ئەوەی کە بۆ نمونە حەماس ئەگەر جمهوری ئیسلامی ئێران نەبووایە بۆ خۆیان شەڕیان لەگەڵ ئیسرائیلە ناکرد وەک ئەوەی کە پێشەوەی جمهوری ئیسلامی ئێران دروست ببێ لە فەڵەستینە گروپە جۆر بە جۆرە فەڵەستینیەکان شەڕیان لەگەڵ ئیسرائیلە نەکرد بە ئایدۆلۆژیا و فکرێکی ترەوە بە تێڕوانێکی ترەوە بە جیهانبینێکی ترەوە ممکنە هەمان ممارەساتیشان کرد یان ئێستا کە من بیری لێکەینەوە لە ڕابردووە زۆر کەس لەوانەی کە باس لە مەسەلەی فەڵەستینەکە نەگەڕێنەوە نا لەو ڕۆژەوە کە ئیسلامەکان دروست بوون ئەو پراکتیکەی کە ئیسلامەکان لە فەڵەستینایکەن و ئەوانە تەواو تیرۆریزمە لەبەرەوەی مە پشتیوانی ئەمە ناکەین وەکەوەی بۆ نمونە جەبهەی شعبی کاتی خۆی تیارەی نەئەفران و خەڵکی سڤیلی نەئەکرد بە قوربانی هەندێک کاری توندوتیش ئەمانە لەو زەمین لەو دۆخەیە دروست بوون کە ئیسرائیل پێچی هێناوە بەرحاڵ ئەوەی کە پێوترێ شەڕ بە وەکالەتەوەوانە منە تەقیمەی تۆم زۆر پێ دروستە ئەگەرچی وەکو محوەری مقاومەتیش نەمێنێ بەڵام مادەم ئیسرائیل لەسەر ئەم پراکتیکە و لەسەر ئەم
شێوازە لە مامەڵەکردنی لەگەڵم کێشەیە بەردەوامە ئەمە سوتەمەنی ئەدا بە حیزب الله سەر لە نوێ دروست دەکاتەوە سەر نوێژێنێتەوە ئەوەش کە ممشینە تونند و تیشتر بێنە مەیدان یەکێ لەو شتانەی کە من لە میدیای عەرەبیە خەریکم متابعەم کردو بینیومە کەسێکە قەرار وایە جێگەی نەسڕوڵڵا بگرێتەوە ناوی هاشم سەفیەدینە ئەوەی کە باسەکرێت لەسەر هاشم سەفیەدین نەسڕوڵڵا لە چاویە بە جۆرێک نەرمونیانە بە جۆرێک حەزی ینی ئەمە ئەگەر بێت و بە سەرکردەی حیزب الله ئەوانە معلوم نییە چی دروستە ینی ئەم دۆخە کە لە خۆرهڵاتی ناوەڕاستە دروست بووە ئێمە چوزانم قاعدە ئەمان ناتە دەست ئایسیس ئەماناتە دەست بڵین حەماس ئەماناتە دەست حیزب الله ئەم زەربەی خواردۆ معلوم نییە چی لە دوای ئەمەوە پێک دێت و دروستە ینی هەموو ئەم دۆخەکە لە خۆرهڵاتی ناوەڕاستا هەیە هیچ کاتێک ناتوانێت ئومێدی ئەومان پێ بدا کە ڕەوتێشی بە جۆرە لە جۆرەکان سیڤیل یاخود بە جۆرێک خەبات لە بەرامبەر ئیسرائیلا بکاتەوەوانە کە بۆن و بەرامە و سیمای تیرۆریزم لە خۆی داتەشێنێت لەم دۆخەیە کە ئێستا هەیە لەبەرەوە باسەکە لەسەر ئێران نییە بەتەنها بەڵام ئەو تەسویرەش ئەو تەقیمەشکە بە جۆرێک ئەم پەتی محوەری مقاومەتە خەریکە ئەپسیەوە هەڵەوەشێتەوە زۆر واریدا بەڵام ئەمە کاریگەری گەورە لەسەر جمهوری ئیسلامی ئێران دروست دەکات جمهوری ئیسلامی ئێران پەیامی ئایدۆلۆژی ئەم دەوڵەتە کۆنەپەرستە بۆ سەرکوتکردنی خەڵکی ئێران هەمیشە و دایم ئەوە بووە کە ئێمە لە بەرامبەر ئیسیکباری جیهانیە ڕاوەستاینەتەوە لە بەرامبەر نوێنەرەکە کە ئیسرائیل لە ناوچەکە ڕاوەستاین و ئیسرائیل ئەبێ مەحەف بکرێتەوە و هەموو ئەم شتێکە غەرب و ئەمریکا دروستیان کرد و هەڵبۆشێتەوە لە حاڵێکە ئەمە ئێتر لەسەر لە بەردەم امتحانێکی گەورەیە ئەگەر ئەمە لەم دۆخەیە ئینەبێ ممکنە کاریگەری گەورە لەسەر خودی تەوازناتەکانی ناو ئێران دروست بکە و ئەگەر ئەمریکا لەم فترە نزیکانە ئەفریای ئێران نەکەوێەوە مەکسەرێک و دەستکەوتێک بە ئێران نەدا ممکنە لە ماوەیەکی زۆر نزیکە گا ئەوە تا دەست بۆ شەڕ و کێشەی گەورەتر ببەن لە ناوچەکەیە کە دیارە ممکنە زەرەری لێبکاوە کوتۆڵی یاوەتە کە لەبەرەوە ڕووی دۆخێکی زۆر نەخوازراوە بێتەوە لە بەرامبەر خەڵکی ئێرانە ینی چ ئەوەی کە بچێ بۆ شەڕ لە بەرامبەر دۆخێکی نەخوازراوە ڕاوەستێتەوە چ ئەوەی نەچێ بۆ شەڕ لە بەرامبەر ناڕەزایەکانی خەڵکە ئەبێ دەستەوە ژنۆ دابنیشی یاخود چاوەڕێەوە بێکەم مبادرەی خەڵک چێ ڕاستە من لەم بابەتەوە بە چەند خاڵێک باس بکەم دروستە یەکەم لەسەر ئەو نیابەتیەکان شەڕی نیابەتی بۆ جمهوری ئیسلامی منیش پێما بێ هەموو ئەو گروپە ئیسلامیانە هەتا بەزیان ئیسلامیش نین لە محور مقاومە تابوون و طبعاً جمهوری ئیسلامی سەرپەرشتی کردن و حتا ئەو هەواهەنگی کردن و ئەو ڕێکی خستوون هەمویان یەکدەست نین هەر وەختی لە محور مقاومە منیش پێما بێ مەسەڵەن حەماس و جەهاد کاری ئەوان ئەسڵ پێشەوەی محور مقاومەت بێ پێشەوەی حتا جمهوری ئیسلامی سەپۆرتیان بکە هەر وەک تۆش باس کرد سابقەیەکی دیکەیە و بە حمایەتی خودی هەیەت حاکمەی ئەو وەختی دەوڵەتی ئیسرائیل ئەسڵ حەماس دروست بوو بۆ بەربەرەکانە لەگەڵ یاسە عەرەفاتوان و ئەڵان دوایی بوون بە مڵۆزمیەوە بنزانم کە ئەوان لەسەر پای خۆی کاری خۆیانیانە کرد لە عینە حاڵە جمهوری ئیسلامیەکیش لە پەناوە هەم بۆ ئامانج و مەبەستەکانی خۆی بەرابەر بە ئیسرائیل و ئامانجەکانی لە منتەقەکەدا هەر فقط ئیسرائیلیش نییە خۆ دیارە هاتووە و ڕاستەوخۆ و حمایەتی حەماسی کردووە حمایەتی جەهادی کردووە دەنەچە منیشما بێ کار و کردەوەیە ئانەسان لە چوارچێوەی شەڕی نیابەتی بۆ جمهوری ئیسلامی نییە خەری خۆیانەکەن و کۆمەکی لە جمهوری ئیسلامی وەرەگرن ئەگەرەوە سەر حیزب الله بە دەرجەیە توانین بڵین ئەو هێزی نیابەتی جمهوری ئیسلامی بوو ڕاستە خودی حیزب الله هەر وەک تۆش باس کرد لە دڵی کێشە و شەڕەکانی دەهەی هەشتاد و لە لوبنان و هەتا لە پێشا ئەمەل دوای جەهاد دوای حیزب الله بەڵام بە تەوری واقعی ئەوەی بوو بە حیزب الله ئەوەی حیزب اللهی سەر و ساماندا دوای هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی بوو لە ساڵی 1970 و 1982 ئەو وەختە چەمران و
وەزیر جەنگی وەختی جمهوری ئیسلامی بوو هەستا چوو هەر لە پێشەوە لێ بوو کۆمەکی کردوانە ئەو بۆیەکانە مەسان لە شەڕی 2013 سووریا بەرحاڵ عینەن بە هەواهەنگی لەگەڵ جمهوری ئیسلامی سوپای پاسەرانی جمهوری ئیسلامی و حزب الله حمایەتیان لە بەشار ئەساد کرد و لەسەر کاریش ڕایان گرت ئەوە درست ڕحمان بەس یەک شتت بیر بێ بەر لە حزب الله انشقاقێکی حرەکەی جوڵانەوەی ئەمەلە جوڵانەوەی ئەمەل خۆ پێش جمهوری ئیسلامی هەبوو باشە مەقسەکەمەوە ئاڵگۆڕەکە بە وجودات کەیفیەتەنەوە بوو ئەم انشقاقەی لە ئەمەل کەوت ئەی بۆ ئەمەل بە تەواوەتی نەبووە ژێر دەستی جمهوری ئیسلامی خۆڵانی نەبی بەڕی ماوە ڕئیس مەجلیسی لوبنانە بەڵام پێش حەسەن نەسڕڵڵاوی و ئەویشەر ئیسرائیل کوشتی و دوای ئەم بە تۆری واقعی حزب الله ئیتر تەواوان هەروەک چۆن حەسەن نەسڕڵڵا بۆ خۆی 2 ساڵەوە پێشوتی وتی شەفاف پێتان بڵێم هەموو شتێکی ئێمە لە جمهوری ئیسلامیەوە دێت لە پوڵ لە پارە لە ئەسلحە لە تەجهیزات بەرنامە و کارداراشنی ئەوە وابوو تەبەن دیارە حزب اللهش خۆی پێ قایم کرد خۆی پێ گەورە کردەوە خۆی پێگەیاندە ئێرە خۆ منزومێ ئەوی مەسلحەتی خۆی بوو بەو معنای ئاڵقە لە گوێ نەبوو حزب الله یەک لەوێ بوو ئامان جوادافی لەگەڵ جمهوری ئیسلامی وەکو یەک بوو هەردوو یەکتریان تەقوێت کردووە ئەمە لەو بابەتەوە بۆ یەک کردەوەنەکانیشی لە چوارچەوەیە یا مەسەن ئەو گروپانەی کە لە عێراق جمهوری ئیسلامی سەروداون ئەوان واقع زۆرتر گروپی نیابەتین یا بازێک ئەفغانستانی بەنێوی فاتمیون وانە دروست کردو ئەڵان ئەمە بەحسی ئەسڵی نییە من قسەکەمەوە باسی جمهوری ئیسلامیە جمهوری ئیسلامی بەڕاستی ئەلان ئەم زەربەی لە حزب الله کەوتووە حزب الله نەهایەتەن ڕەنگە دوای 2 ساڵتر 3 ساڵتر خۆی ئەوەی ئێمە پێڵین خۆی یەخاتەوە خۆی باسازگا بەڵام زەربەیەکی کوشەندەترە بۆ خودی جمهوری ئیسلامی جمهوری ئیسلامی دەقیقەن وایە نە ئەتوانێت ئێستا واردی شەڕ لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل بێت نە ئەوە واگەر نەبێت ئیتر مەحور مقاومەتەکەی نامێنێ ئیتر ئەو ڕاهبەریەی نامێنێ ئەو ئەبزاری لە دەستەکە دەنەچان جمهوری ئیسلامی کەوتوتەوە سەر ئەو بارەی بسازێ لەگەڵ ئەمریکا و غەرب هەر بۆیە بەحسی پزیشکیان و ئەویان هێناوە پەیامی پزیشکیان بە خوار و خێچیش باسێکرد لەم سازمان ملەلوانەی وت ئەی بێ عینی ئەو کەلمەی وت بسمیللا فەرمون با دیالۆگ دەست پێ بکەینەوە وەزیر خارجەکەی ماوەک ئێستا اتفاقاً دوای ئەم زەربانەی کە خواردوویەتی و فشاری دەوڵەتی نەتانیاهو بۆ بایدن و ئەوانەیە جارە فعلەن سەکتەیەکی خستۆتە ئەم دیالۆگە بینی جمهوری ئیسلامی و دووبارە ئەمریکا و غەرب بطوری واقعی خودی جمهوری ئیسلامیش منتظری انتخاباتی ئەمریکایە خودی لەولا ئەمریکایەکانیش هینی ئەوە جمهوری ئیسلامی پێم وایە مەجبورە بێ ڕێگای دووبارە بڕاتەوە بەڕێوی بەرجاممانندێکی دیکە دروستکاتەوە ئەو ڕێککەوتنەی کە ساڵی 2015 بوو یا سازانێکی دیکە ئەوەش ئاخر لەولاوە مشکلی گەورەی بۆ دروستەکە ئەوەش هەر بۆ خۆی لە نێو پەیکەرەی جمهوری ئیسلامیە باڵێکی بە شدەت توندڕەوتر لە خودی خامنەی وجودی هەیە هەر لە نێو خودی سوپای پاسدارانەکەی باڵێکی توندڕەوتر لە ڕابەری ئێستای سوپای پاسدارانەکەی هەرستا شەک لەگرێ هەر ئێستا بەشێک لە توندڕەوەکانی نێو خودی جمهوری ئیسلامی عینەن خەریکن فشار دێنن بۆ کاردانەوەمان نییە دوای هەنیە بۆ کاردانەوەمان نەبووە دوای نەسرۆلاڵن بۆ کاردانەوەمان نابێت یعنی جمهوری ئیسلامی تووشی هەم بحرانی اقتصادی لە نێو خۆیەتی هەم ئەوە دیمان 2 ساڵی ڕابردوو ئەو ناڕزایەتی گەورانە بەرابەری بوو لە کۆمەلگاکە هەر ئێستا دوێنەکە کە حەسەن نەسڕڵڵا کوژراوە جمهوری ئیسلامی خەریکە مێتینکای ئەوەی ئەوان پێڵێن سوگواری یا شین و گریان بۆ حەسەن نەسڕڵڵا سازمانەدا هەر لە پەنای ئەو هەر لەو شارانە ئەبینێ ئیدەیەکی شیرینی پەخشەکەنەوە ئیدەیەکیش پیان خۆشە ینی لەگەڵ کۆمەلگایشی ئاوا ڕووبەڕوە کە ئیتر لە ئاخرین انتخاباتە هەر ئەو گاڵتەجاری انتخاباتە بە قسەی خۆیان 40% چوو شرکەتی کرد لە باشترین حاڵەتە 48% چوو شرکەتی کرد یعنی دەرنەچە جمهوری ئیسلامی وەزەکەی زۆر گۆڕاوە من پما بێ ئەم اتفاقاتەی لە غەزە و دوایی لە لوبنان ئەکەوە و هەر بەداخەوە درێژەی هەیە و ئیسرائیل ئێوە واقعا
خودی لوبناان و بەیروت و ئەوانش بە دەرەجەیەک ئەگەر بۆی بکرێ نازانم چەندە بۆیە کرێ بەرحاڵ وەکو غەزێک لە ئەمە کاردانەوەی گەورەی لە پێشا لەسەر جمهوری ئیسلامی بێت. جمهوری ئیسلامی بە نەزەرم تووشی لە هەردوو بارا بڕوا تووشی مشکلاتی گەورەیە. جا دەرنەتیجە ئەگەر ئەوەی ئەڵەن ئیسلامی سیاسی پاکە بێتەوە لە خاوەرمیانە بەنظرم تا جمهوری ئیسلامی بمێنێ ئیسلامی سیاسی و تروریزمی ئیسلامی هەرتوانێت خۆی بکاتەوە. بەڵام ئەگەری تێکچوونی جمهوری ئیسلامی و بە تایبەت ئەگەری سەرنگونکردنی جمهوری ئیسلامی ئەگەرێکی واقعیە ئەگەرێکی جددیە و بە تایبەت سەرنگونکردنەکەی ئێمەی هێزی چەپ کۆمۆنیستەکان ئازادوخوازان بۆی کارەکەین. ئەگەر ئەمە ڕووبدا بە نەزەرم ئەو وەختەیە تر حزب اللهش و حەمەس وانش بە ئاسانی پشت ڕاز ناکەنەوە معادلەیەکی دیکە بەوجود. زۆر باشە. بەرحاڵ هەندێک پرسیار هاتووە، زۆر سپاسی و ئازیزاناکەم کە کۆمنتیان نردووە. حتمما هەموو کۆمنتەکان نیشانە دەم و بەپێی تواناش بەپێی کاتی بەرنامەکە کە وامادانا بوو سەعاتێک بێ، بەڵام دیارە بەوەی کۆمنتی ئەو ئازیزانەوە ڕەنگە کەمێک درێژتری کەینەوە ئەگەر موافق بێ. هاوڕە ڕەحمان بەرێ کۆمنتێکی زۆر هاتووە کە من ناوەناوایان خەمە سەر ئینەکەوە. بە هاوڕیانی تریش بڵێم هەر ئێستاگەر نەتان کردو تا ئێستا ئەو کارە بکەن لە یوتیوب کەناڵی هیوا سبسکرایب بکەن، لینکی ئەم بەرنامەیەش لە ڕێگەی خۆتانەوە لە ڕێگەی سۆشیال میدیاوە دابنێن بڵاوی بکەنەوە تاکو و بینەرانێکی زۆرتر ئەم بەرنامەیە ببینن. من سەرنجێک مەبێ لەسەرەوەی کە ئەم کاریگەری ئەم ڕووداوە چۆنە، چونکە ئەگەر ئێمە باسەکە بێتە سەرەوەی کە ئەم کوشتنی نەسوڕڵا ممکنە نەتیجەکەی بکاتەوەی کە جمهوری ئیسلامی لە بینەچی ئەوانە ئێمەژە بێ ئاهەنگ بجێڕین. بەرحاڵ لە ناوبردننی جمهوری ئیسلامی لە خۆر هەڵاتی ناوەڕاستە ڕووداوێکی زۆر زۆر بەڕاستی شیرینەوە، ڕووداوێکە زۆر زۆر دڵخۆشکەرە، مایەی خۆشحاڵی و مایی ئەسڵان شادی هەموو ئازادی خوازانە بێت و ئەوانە. بەڵام من وازانم ئەوەی کە لەم دۆخەیە هاتۆتە پێشەوە ئەگەر جمهوری ئیسلامیش بەم شێوازەی کە باسەکرێ زەربەی خوارد یاخود لە دووڕیانێکی زۆر سەختە قەراری گرت بێ ئەوانە. بەڵام ئەوەی کە بە دوای جمهوری ئیسلامیا دێ وەختێک منطقی فاشیزمی ئیسرائیل دەتوانێت منطقێکی زاڵ بێ و ئەو پێودانانەی کە ئەم جۆرە هێرشانە بۆ سەر فەڵەستین و بۆ سەر خەڵکی لوبنان و بۆ سەر خەڵکی غەزە و ئەمانە بە شتێکی ئاسایی وەربگیرێ، دۆخێکە لە سەرنجامی ئەمەیە دروستە بێت و ئەوانە زۆرتر ئەو ڕەوتە فاشیستە ئالتەرناتیڤانە لە ئێران و لە ناوچەکەیە بەهێزەکە. هەتا کۆگە فاشیزمی ئیسلامی جمهوری ئیسلامیش بەرەو پاشبەرێ، بەڵام دۆخێکی لەم بابەتە یاخود ئەوەی کە حساس نەبوون بەمە، ئەوەی کە چەپ لە بەرامبەر ئەم پەلاماری ئیسرائیلا بۆ سەر فەڵەستینیەکان و بۆ سەر لوبنانیەکان و ئەوانە بە جۆرە لە جۆرەکان بەداخەوە ئەیڵێم ئەمە حقیقەتێکە ئەبێ لێرە باسی بکەم و مەڕەخنەیەکە لە بەشێک لە چەپی ئێران زۆر جار هەڵوێستەکانیان جا ناکرێتەوە لە هەڵوێستی شاپەرستەکان، جا ناکرێتەوە لە هەڵوێستی ئەوانی کە لەگەڵ کوڕەکەی شایە خەریکن تەبلیغات بۆ ئیسرائیل و ئەواناکەن. بە جۆرە لە جۆرەکان هەستەکەی ئەگەر نەڵێم تەواو مطابقە ئەوانە، بەڵام خەتێکی فاسل لە نێوانیانە ناکێشرێت لە بینی بازێک هەڵوێستی هەندێک لە حیزبەکانە. هەندێک لە حیزبەکان خەریکن ئەوانی شیرینیە بەخشنەوە بەڕاستی وەکو کاردانەوەیە کە ممکنە خەڵکی ئێران لە کاردانەوەیشی کتوپڕ و سۆزداریە ئەم کارە بکەنوانە، بەڵام بۆ حیزبێکی سیاسی ئەمە گونجاو و مناسب نییە. و بڕای من ئەم هەڵوێستانە زۆر خەتەرناکن و ئەمە داشی فاشیزمی ئێرانی لە ئێرانە سوارەکە، داشی قەومپەرستەکانی جۆر بە جۆر لە بەلوچستان و لە کوردستان و لە عەرەبستان و لە ناو ئازەربایجانە داشی ئەوان سوارەکە و ئەوانن کە ئەلتەرناتیوی و ڕەنگی داهاتوی ئێرانە ڕێژن. ئەگەر کۆمونیستەکان و چەپەکانی ئێران لە بەرامبەر ئەم ڕووداوانەیە کە ڕووەدا ئەوانش هەر هەمان قسە بکەنەوە و لەم دۆخە زۆر زۆر هەستیارەیە جیاکردنەوەیشی استراتیژیانە خۆیان لە ئەو ڕەوتە فاشیستانەوە و ڕۆتە ناسیۆنالیستان جیانەکەنەوە. بەرحاڵ ئەم ئینا هاتووە ئەم کۆمنتە لەلایەن هاوڕێ لوقمانەوە کە ئەڵێ
وێڕای سڵاو لە ئێوەش هاوڕە لوقمان. هاورانێکی تری زۆریش دەستخۆشانە نردوانە زۆر سپاسیانەکەم ئەگەرچی ناکرێوانە بخەینە سەر شاشەکە، بەڵام وێڕای سڵاو ئایا لەم تنگانەیەدا داخلی و خارجی کۆماری ئیسلامی بەرەوسازان لەگەڵ غەرب ئەمریکا هەواپەیمانی نابات؟ و دواتر سوالێکی تری شەر ئەم ڕێە هاوڕێ لوقمان کردوێ هەڵێ پێشتر دەوترا لەسەر بەرژەوەندی ئابووری سیاست دەکرێت و شەڕ بەرهەمی سیاسەتە، ئایا ئەمڕۆ شەڕ لە پێشە و پاشان سیاست و ئابووری؟ من ئەوەڵان زۆر سڵاو بۆ هاوڕەمان لوقمان وەیسی و پرسیارانەی مەطرح کردەوەیە دۆستان و هاوڕانێکی دیکەشکە کامنتیان نابێ. پێم بێ لە بەشی ئاخری باسەکەی دەوری پێشوم بنەوە ئەک جوابێک بوو بە و یەکەم پرسیاری هاوڕێ لوقمان، ئەویشەوەیە تم جمهوری ئیسلامی لە دووڕێیانی یان دەبێت کاردانەوەی بێ بەرابەر بە ئیسرائیل و ئەم کارانەی کە کردوێتی ئەو وەختاگە کاردانەوەی بێت تەردیدێک نییە شەڕ تەبدیل لێ بێ بە شەڕی دەوڵەتی ئیسرائیل لەگەڵ جمهوری ئیسلامی. یعنی بۆ چونکی نەتانیاهو ئەوەیە ئەسەن بۆ ئەوە کەمینی کردو، ئەوە وەک غەنیمەت تەمەشاکە. ڕاستی لە منە پرسی دەوڵەتی دەسەڕاستی نەتانیاهو ئەسەن ئەو هجوومە ترۆریستی حەماسی لە 7 ئۆکتۆبر پێخۆش بوو، ئەوە 12 مانگە ئەو نەقشە و پلانانەی کە ساڵهای ساڵ لە مێشکیا بوو دەوڵەتی نەتانیاهو خودی نەتانیاهو ئەم کاری پاکسازی و نەسڵکوشیە لە غەزە وەڕێخستووە، ئەو ساڵهایە بەرنامەی بۆی بوو، مەجالی ئەویست، بەهانەی ئەویست، دەلیلی ئەویست، و ئەوە خەریکە ئیدامادا و خەریکە جۆزێتەوە بۆ لوبنانی. جا دەرنەتیجە نەتانیاهو و دەوڵەتەکەی ئەم دەوڵەتی دەسەڕاستیە منتەزری کاردانەوەی جمهوری ئیسلامین جا لاواز بێ یا کاردانەوەکە یا تون بێت، بۆ دەستەکە بە موشکباران، دەستەکەن بە بۆمباران لەسەر جمهوری ئیسلامی خۆوتوشیانە وتویانە هەموو بنەما اقتصادیەکانی جمهوری ئیسلامی لێ دەین، لەوانەیە شوێنە ئەتۆمیەکانی لێ بدەین. یعنی بۆ معنایە جمهوری ئیسلامی ئەوازانە دا جمهوری ئیسلامی یانە بە کاردانەوە بدە. من پێم وابێ ئێستا ناتوانێت جمهوری ئیسلامی لە موقعیەتێکەدا نییە کاردانەوەیەکی جدی بەرابەر بە دەوڵەتی ئیسرائیلە کە ئەم کارانەی لە خۆی نیشانداوە ماوە بێ. ئەو وەختە ئەی چیەکە بۆ مانەوەی خۆی چیەکە؟ پێم وابێ بەرەو سازان لەگەڵ ئەمریکا و غەرب و ئەوواوە. بەنەزەرم کولیە معادلەی ئەسەن ڕئیسیان کوشت و لەسەر کاریان لابرد و پزیشکیانیان هێناوە و کە هەموو کە دەزانێ وەکو کاراکتەرێکی بێخاسیەتە، بەڵام هەر پوششێکە بەدەستی خودی خامنەی و سوپای پاسداران و نەقشەکانی خۆی پێوە بەرن، خۆیڵێ من زەوب شدە لە ڕێبرم دەنەچە با من ئەگەری ئەوەی بەرەو سازان لەگەڵ ئەمریکا و غەرب بڕوە ئەبینم، بەڵام خودی ئەوەش مشکلاتی زۆری بۆ دروستەکە لە نێو خودی جمهوری ئیسلامی لە سەطحی فەزای سیاسیشتا ئەو مشکلەی بۆ دروستەکە. من هەر لێرە بە نکتەیەکی دیکەش هاوڕێ لوقمان باس کرد و توانە زۆر جار شەڕ بە دوای کێشەی اقتصادیەکانە دێ. ئاخرە بینین ئەو شەڕەی ئێستا کە لە بینی ئەوەڵەن دەوڵەتی ئیسرائیل و حەمەس و جەهاد و حزب الله و ئەوە هەیە هەر تاریخەکەی و زەمینە و پێشینەکەی هەر بۆ ئەم چەند مانگە و ئەم یەک ساڵە نابدرێتەوە، ساڵانێکی زۆرە ئەم کێشمەکێشە هەیە. ئەگەر لەم نەپرسی نەهایەتەن ئەم کێشمەکێشەی لە دەوڵەتی ئیسرائیل لەگەڵ فەلەستینیەکان لەسەر جغرافیا لەسەرەوەی دەوڵەتی فەلەستینی بەڕەسمە نازناسن چییە؟ نەهایەتەن ئەگەرێتەوە سەرەوەی جغرافیایان پێنەدان لە ئیمکاناتی اقتصادی و ئابووری و ئیمکاناتی باشتر ژیان بەو خەڵکە بۆیان قائل نین. خب نهایەتەن هەموم کەشمەکەشان ئاگەڕێتەوە بۆ سەر دەسەڵاتی اقتصادی و ئەلبەتە سیاسی. زۆر جاریش اقتصاد و سیاسەتیش تێکەڵ پێکراون بەڕاستی زۆر ئاوا لێک جانە کرێنەوە، بە تایبەت شەڕێکی 70 ساڵە کێشەیەکی 70 ساڵە هەم اقتصاد و سیاست و ئەڵانی تر بە تایبەت مەذهب و میلیگەرایی و نەجات و هەموو شتێکی تێکەڵ بووە. بۆیە منزلمەیە با ئەم کێشانەی ئێستاش بە نەزەرم پێشینەی اقتصادی خۆی هەر هەیە، بەڵام ئەوەی لەم مانگانەدا تەقیوەتەوە ئێتر تەواوان کێشەی سیاسی و نظامی و تەرۆریستیە کە لە بینی دوو تەرەفە
تەقیوتەوە. من یەک ملاحظە هاوڕەشەمان لەسەر ئاخرین تۆزیحێک کە تۆ داد، من نەفسی فەقەدەوەی نەسڕڵڵا کوژراوە و عدێ لە ڕابەری عدەیەکی ئەکسەری ڕابەری هەمویانە تقریبا هەر یەک دوانیشان ماوەتەوە، هەر یەک نەفەریان ئەمڕۆ چارتەکانیشانەدا هەر یەک نەفەری ئەسڵیان لە ڕادیۆوە. من هەر ئەوە بە دەلیل نابینم کە خودی هەر ئەوە جمهوری ئیسلامی بەرەو سەرنگونیە بە کوردان مەسەلەوەیە خودی جمهوری ئیسلامی ئەوەی مشکلاتە دەورانێکی زۆر بە دروستکردنی ئەم نیابەتیانە لە عێراق پڕ لە ئەفغانستان و حمایەتی حزب الله ئەمانە بۆ خۆی ئەهڕەمی قودرەت بوون بۆ جمهوری ئیسلامی ئەم دەخاڵەتەی لە ناوچەکە و لە منتەقە عمری بۆ کڕیوە بەڕاستی حتەوەی بۆیە عمری جمهوری ئیسلامی یەکێک لە دەلیلەکانیەوە. بەڵام ئێستا وەختە ناتوانێت بەرحازی اقتصادی حمایەتیان بکات، بەرحازی نەزامی ناتوانێت حمایەتیان بکەیت وەکو جاران. ئەوە تا ئاوا زەرباخوان تا ئێستا هەروتوێتی من لە کەنارتانم من لە کەنارتانم و بەرحاڵ هاندەریان بۆ شەڕ لەگەڵ ئیسرائیل. ئەخ مەسەڵەن حەماس کە ڕۆژی 7 ئۆکتۆبر حملەی کردووە، حزب الله ئەیتوانی ڕۆژی 8 ئۆکتۆبر موشک پەراکەرینەکە ئەیتوانی هەڕاوەستی ئەوی ئەلامێ دەکە. جمهوری ئیسلامی ئیترە لێرە جمهوری ئیسلامی و حزب الله بەیەکەوە ئەو کاریان کردو، ئەمەش عاقبەتەکەیەتی تووش حزب الله بووە. جمهوری ئیسلامی بۆی وتێتی من لە پەناتانم، من حمایەتتانەکەم. واقعا دوای ئەوەی فەرماندەیەکی گەورەی خۆیان لە سووریە کوژرا بنێوی زاهیدی بوو، وابزانم دووسێمان لەوە پێشەوە بوو، جمهوری ئیسلامی موشک پەراکەنی بۆ سەر ئیسرائیل کرد، بەڵام نیشاندرا موشک پەراکەنیەکەی بێخاسیەتە، زەربەیەکی قرس ناتوانێت، ئەوە تەواوی توانەکەی بوو. بۆیەکانێ جمهوری ئیسلامی بە کولی ئەو معادلاتەی کە هەیە لە وەزعیەتێکی زۆر خراپایە، بۆیەکانێ سەرنگونی جمهوری ئیسلامیش بە نەزەرم هینە بەمعنایەک ئەم وەزعیەتە ئەم فشارانە لە ڕاستای ئەوەدایە جمهوری ئیسلامی زیاتر تێکچێ. و منیش لێرە قسەمەوەیە گە باسی سەرنگونیە، ئێمە باسی سەرنگونیەکی شۆڕەجێڕانەی جمهوری ئیسلامیەکەی و باسیەوەیە ئەم هێزی چەپ و کۆمۆنیستەکان نەک ڕژێم چێنجێکی وەکۆی لە عێراقا ڕوویدا ئێمە معلومە. هەر بۆیە با من لێرە تەکمیلی ئەو قسەی تۆ بکەم. ئێمە ئەڵان ئەگەر شەڕ ببێ بە شەڕی بینی دەوڵەتی ئیسرائیل و جمهوری ئیسلامی، قسە ئەوەیە هێزی چەپ و کۆمۆنیست ئالتەرناتیوی چەپ و کۆمۆنیست تۆ ئەبێ بە چالاکی لە مەیدانابی پەرچەمی سەرنگونی جمهوری ئیسلامی بەدەستی تۆ بێت، دەنا لە پەنای تۆ معلومە فاشیزمی ئێرانی هەیە، ناسیۆنالیزمی ئێرانی هەیە، هەرستا ئەوان تازە بە کۆمەکی ئەمریکا و هەرم نەتانیاهو و ئیسرائیل ئەیانەوێ ئەو کارە بکەن. هەر بۆیە یەکێک لە ئەرکەکانمان یەک پێداگریەکی زۆر لەسەر پلاتفۆرم و ڕێخستنی هێزی شۆڕەجێڕە بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی، هەر هاوکاتیش تێوەچوون لەگەر بەرەی ئۆپۆزیسیۆنی ڕاستی ئێرانی کە پشتی بەستۆ بە ئەمریکا، کە پشتە بەستە بە دەوڵەتی ئیسرائیل، لەگەڵ سەڵتەنەت تەڵەبەکان، لەگەڵ مەشروعەت تەڵەبەکان، لەگەڵ ئەو بەشە لە جمهوری خوازانی کە ئەوانیش سەرنوشتی خۆیان گرێدەن کە بەم پرۆژە دەستە ڕاستیانەی کە دەوڵەتی ئەمریکا و نەتانیاهو ئەوانە بێ بێنن. لەونەوەدا باشی چەپیشت کرد. لەم کێشمەکێشەدا هاوڕەشە ماڵ و با بینێر و بیسەر بزانن لە نێو چەپی ئێرانیشدا یەک چەپێکی شۆڕژجێر ئینقلابی هەیە کاڵێ من لەگەڵ هیچ یەک لەم دوو بەرەی شەڕ لە خاوەرمیانە بەرەیەک تەرۆریزمی دەوڵەتی ئیسرائیلە و بەرەیەکی تەرۆریزمی ئیسلامی نیم، مستەقل لەوانن، حتا لە کێشە لە جمهوری ئیسلامیش لەگەڵ هیچ یەک لەمانە نیم، لەسەر پای خۆم بە ئۆفۆقی خۆم بە بەرنامەی خۆم پشت بەستوو بە هێزی چینی کرێکار، ئازادی خوازانی هێران، ئەو هەموو هێزە شۆڕەجێڕەی کە لە 2 ساڵی ڕابردووە لە ئێرانە خۆی نیشاندا بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی تێکۆشن. بەڵام چەپێکمان هەیە محور مقاومەتیە بە ناوی چەپ خەریکە دفاع لە جمهوری ئیسلامی و لە بەرەی مقاومەت دەکە، هەم ئەوانە بێخێلەوە و چەپێکیشەیە وەک تۆ لێ ئەڵێ لە کەنار ڕاستەکان ئێران، لە کەنار سەڵتەنەت تەلەب، لە کەنار ڕەزا پەلەوی، بە هەموو شتێک کە فەقەت زەعیفبوونی جمهوری ئیسلامی تابێت چەپڵە لێدا، ئەویە بێ منزەویکەوە. بە نەزەرم بۆیە چەپی
شۆڕژێر ئینقلابی وەکو ئەو مەمانان ئەرکێکی چەند لایەنەمان لەسەر شانە تێکۆشان بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی تێکۆشان بۆ خستنە حاشیەی ئۆپۆزیۆنی دەسەڕاستی و فاشیستی ئێران وەکو سەڵتەنەت تەڵەب و مەشروع تەڵەبەوانە وەرێن حاڵە وە چەپێکیشکە لەگەڵ ئەوان هاوسووە هەر کەسێکە و لە عین حاڵە جریاناتی کەی چەپیش کەیانوێ بە بەهانەی فاشیزمی دەوڵەتی نەتانیاهو لە کناری حزب الله و لە کناری چی پێڵێن محور مقاومەت و حتا عیدەیەکیان بەنێوی محور مقاومە دەڵام فعلەن ئەوەی ئەبێوانیش مزەوی کوێ ئەمە کارێکی چەند لایەنە لەسەر شانی ئۆپۆزیۆنی شۆڕژێری چەپە زۆر چاکە ئەم کۆمنتەی هاوڕێ شوان عەزیز هاتوو ماوەیەک دامنا لەسەر شاشەکە بەڵام پێمان بە لە قسەکانی ڕابردووە وەڵامی شماندایەوە بەتایبەت تۆ وەڵامت دایەوە کاڵێ ئێران کامیان هەڵەبژێرە دەگەر پێێتە ژێر هەڕەشەی ئیسرائیل دەچێتە شەڕەوە ڕاستەخۆ لەگەڵ ئیسرائیلە ئاخوندەکان بۆ پاراستنی جێگە و دەسەڵاتیان مل دەدەن بە داخوازی و نیازەکانی ئیسرائیل و ئەمریکا ئەوەی کە ئەبینرێتەوەوانە و لە ئیلەکانە جا من ئەوەش بڵێم لێرەیە ڕەحمان هاوڕێ ڕەحمان لە بەشێک لە میدیاکانی هینە عەرەب زمانە وا باسەکرێ ئەوانە کە ئێران ئەساسەن ئەوەی کە ئەم گەرایینەی داوە ئێران نەسڵڵا لە شوێیە بووە مەسەلەن جێگا و ڕێگا و ئەمانەی کەشف کردو و اختراقێکە لە ناو حیزبوڵایە کە بەڕاستی اختراقێکی زۆر یاخود ڕۆچوونێکی زۆر خەتەرناکە لە ناو حیزبوڵایە کە هیچ کاتێکی نییە بەشێکی جەرنەوە بۆی کەوا لەلایەن ئێرانەوە ئەم کارەکراوە یاخود هەندێک لە ناوەندەکانی سوپای پاسداران ئەم ڕێگەیان خوش کردووە ینی بە دەرەجەیەک بە جۆرێک لە جۆرەکان باسەکە وەکو جۆرێک ڕێکەوتنێکی ژێربەژێر کە گوایە لە ئەپریل و مایەوە ئێران لەگەڵ ئەمریکایە لەگەڵ سات و سەودایە و ئەمە بەشێکە لە سات و سەودایە کە کراوە کە حیزبوڵڵا کراوە بە قوربانی کە من زۆر بە واقعی نابین وەڵام مەبەستم ئەوەیە تا ئەم ڕادەیە بێدەنگی و نەبوونی کاردانەوە لەلایەن ئێرانەوە کارێکەکە ئەم جۆرە ئیشاعانە بڵاو بێتەوە ئەم جۆرە تەبلیغاتانە بڵاو بێتەوە کە نیشانەیە ئەوەیە بەڕاستی ئەوەیە خوێندرێتەوە لە هەڵسوکەوتەکانی ئێرانە نا ئێران ئەسڵەن ڕێگەی بەرەنگاربوونەوە و ڕێگەی شەڕی لەگەڵ ئیسرائیلە نەگرتووە ڕێگەی سازش و سازانی گرتووە هەندێک کۆمنتی تر هاتووە ئەمەش هاوڕێ مەسعود داڵێم کێشەیە نیزامی و کاری ئابووری شەیەکە گوزارش لە جەرگێکی ئابووری نێوان چین و رووسیا و ڕۆژئاوا ئەکات ئەڵێ هەر ئێستا تانکەکانی ڕژێمی ئیسرائیل ئامادەی هەرشی سەربازی زەمین و ئەمریکا ژێتی ئەگەری ئەم مەسەلە زۆرە ئەمە دیارە هەواڵی تازەیە هەواڵی هەر ئێستایەکەیم ئەم بەرنامەیەمان کردووە یاخود واواتی ئەەکەم نازانم من دیارە لە بەرنامەکە مەگام لێنێ وەڵام ممکنە هەواڵی وا هەبوو کە ئەمڕۆ دەمێکە چەند ڕۆژێکە کە تانکەکانی ئیسرائیل بەرەو سنوورەچن ئیسرائیل دژی ئیسلامی سیاسینە بەڵام دژی بێژنێک لە ئیسلامی سیاسەکە دژی هەژبوونی ئەمریکا چونکە ئیسرائیل هەر ئێستا لەگەڵ زۆری وڵاتانی عەرەبی ئیسلامی پەیوەندی سیاسی دیپلۆماتی هەیە بەهەرحاڵ ئەمەش دروستە ئاخر شتیش کە هاوڕێ مەسعود دەیڵێ کۆمونیستەکان لەگەڵ هیچ کەم لەم بەرە ارتیجاعیەنین بەهەرحاڵ من فوکوس لەسەر یەک خاڵەکەم کە لێرەیە باس کراوە ئەویژەوەی ئەم کێشەیە نیزامیە هۆکارێکی ئابووریشی کە گوزارش لە جەنگێکی ئابووری لە نێوان چین و رووسیا و ڕۆژاوایە کاتزانی من سەرنجێکم هەیە لێرە هاوڕێ ڕەحمان حەزەکەم بیڵێم دوایەوە فرسەت بێت کە تۆش قسەی لەبارەوە بکەی بە بڕوای من ئەم جۆرە لێکدانەوانە لە ڕووداوە سەربازیەکان ڕووداوە سیاسەکان لە خۆرهەڵاتی ناوەڕاستە کەمێک ڕێگومکەرە یعنی ڕاستە ململانەی نێوان چین و رووسیا و لە تەرەفێک و ئەمریکا لە تەرەفێکە ململانەیەکی هەر تەنها ئابووری نییە سیاسیە ململانی دەسەڵات و هەژمونیە لەسەر تاسەری دنیاەوە ئەو شتەیە کە پێوترە سەرەتاکانی دەرکەوتنی ئەقتابی جۆر بە جۆر لە دنیای سەرمایهداریە ئەمە بۆ خۆی کاریگەری لەسەر هەموو ڕووداوێکەیە لە دنیاە بەڵام ئەم کێشەیە کە لێرەیە ئێمە لە ئیسرائیل و لە کردەوەکانی ئیسرائیل ئایبێنین بە بڕای منە بێت لە چوارچێوەیەکی ترا بخوێنرێتەوە وەلەو چوارچێوە سیاسیە وەلەو چوارچێوە ئاڵ و گۆڕانی کە لە دنیای سەرمایهداریە ڕوئەدا هەڵپسەنگێرەوە ئەمە ئەمانگەێنێ بە هەڵوێستێکی دروستی کۆمونیستی لە بڕوانگەی منەوە من ئەم جوڵانەوەی ئیسرائیل لە چوارچێوەی سەرهەڵدان و فراوان بوونەوە تەشەنەکردنی فاشیزم و نیۆفاشیزم لە دنیاە ئەبینم لەسەر تاسەری دنیاە جوڵانەوە فاشیستەکان خەریکن دەرەکەون ئەمریکا
چەند هەنگاوێکی ماوە بۆی کەوا ترامپێکی فاشیست بەڕاستی بێت دەسەڵات بگرێت و تەواوی هەموو ئەو زەڕاتخانەی ئەتۆمیە کە ئەو چەکە ئەتۆمیانی کە بە ئەمریکا بکەوێتە ژێر دەسەڵاتی ڕوتێکی ئاوا ڕاستڕە و ڕوتێکی ئاوا ناسیۆنالیستی ڕاستڕە و توندڕە و کە ناکرێت بە فاشیزم زیاتر هیچیتر ناو ببرێت. هندستان لەژێر دەستی دەسەڵاتێکە فاشستیە. رووسیا بە هەموو معنایەک دەسەڵاتی پۆتین و ئەوانە کە لە تەبلیغاتی ناوخۆی رووسیا باسەکرێت کە ئەمە شارستانیەتی مەسیحی ئەرتۆدۆکسیە لە دنیاە لە بەرامبەر شارستانێتێکی داتەپیوی غەربی و وایە باسی مافی مرۆڤەکرێ لێ و شتێکە کە پێویستە هەڵبۆشێتەوە ئەوانە ئەم تەبلیغاتانەکرێ رووسیا لە بندستی فاشیزمە لە ئەوروپا ڕاستیستەکان و نیۆفاشیستەکان لە هەموو وڵاتەکانە خەریکن بەرەو پێشەچن لە زۆر ویلایەتە لە ئەڵمانیا کە دەنگدانەکرێەوە ئەوانە خەریکن دەنگی یەکەمێن لە هەڵبژاردننی ئەوروپا بینیمانە لە فەڕەنسایە بینیمان لە هەڵبژاردننی فەڕەنسایە کە یەکەم حیزب ئێستا لە پەرلەمانی فەڕەنسایە حیزبی جەبهەی نیشتیمانی یاخودبەرەی نیشتیمانیە کە حیزبێکی بە ڕەگ و ڕیشە نازیستە. لە ئیتالیایە هەمان شتە، لە پۆڵەندایە هەمان شتە، لە هەنگاریایە هەمان شتە. ئەمانە هەموو دەرکەوتی ئەمن ئەم ئیقدامەی کە ئەم کارانەی کە ناتانیاهۆ ئیکا لە ئیسرائیلە ئێستا بێ لەم چوارچوە بخوێنرێتەوە. سەرکەوتنی ئیسرائیل لە مواجهەیە، سەرکەوتنی ئیسرائیل و داسەپاندنی مەرجەکانی بەسەر خۆرهەڵاتی ناوەڕاستە بە معنای سەرکەوتنی فاشیزمە لە سەر تاسەری دنیاە. بەرەنگارکردنی ئەم سەرکەوتنە بەرەنگاریە کە شەڕێکە کە چەپەکان و کۆمونیستەکان و ئازادی خوازانی سەر تاسەری دنیا ئەبێ بیکەن. معلومە کە بەرەکەی بەرامبەریشی بەرەیەکی ئەوەی کە ئێستا چەک بەدەستەوەی کە ئێستا لە بەرامبەری وەستاوەتەوە ئەویش فاشیزمێکی دینیە، فاشیزمێکی ئیسلامیە، هیچ گومانێک لەوەیان نییە. بەڵام ئەمەی کە ئەبینرێ و ئەو پشتیوانەیە کە لە ناتانیاهۆ ئەکرێ بە سەرکەوتنی بەسەر ئەم لەم مواجهەیە بەم کوشتارەکە کردی بەم هەموو تیرۆر و بەم هەموو خوێنڕشتنە کە ئەنجامیدا ئەوانە سەرنجام لەم مواجهەیە سەرکەوت و سەر بڵند بێتە دەرەوە. مەسەلەکە هەرەوە نیە ناتانیاهۆ ئەتوانێت لە 2026 دووبارە خۆی کاندید کاتەوە بێتەوە بە دەسەڵات بۆ چەند ساڵی تر. مەسەلەکە ئەوەیە کە ڕوتێکی فاشستی لەم ڕوبەڕووبوو بێتەوە ئەمە کاریگەری لەسەر تەواوی دنیا و بە تایبەتی خۆرهەڵاتی ناوەڕاستدانی. ئەمە سوتەمەنیە بۆ فاشیزم لە نەوعیشی تر. ممکنە فاشیزمی جمهوری ئیسلامی ئێران نەبێڵام فاشیزمێکی تر لە نەوعیشی تر ئەتوانێت لەمە هێز وەربگرێ و باڵا دەست بێ. و ئەمە مواجهەیەکی استراتیژی و مەسیریە کۆمیستەکان ئەگەر لەم مواجهەیە بدۆڕێن بە بڕای من ناتوانن دڵ بەوە خۆشکەن کە جمهوری ئەگەر چی ڕوخانی هەڵوەشانی جمهوری ئیسلامی بەڕاستی ڕووداویشی زۆر زۆر و خۆشکەرە ئومێدێکە کە هەموو خەباتمان بۆ کردو 40 ساڵە و لایەزاریش خەباتی بۆکەین. بەڵام حتممەەوەی کە لە عێراقا ڕوویدا بە ڕزگار بوومان لە سەدام کەوتینە دۆخیشی لەم بابەتە نالەبارەوە ئەتوانێت تەنها دیمەنێکی زۆر زۆر ئەوەن بێت لە چاوەی کە ممکنە لە ئێران نبوو. من بەمە تەواو بم لە باسەکانم فەرموو بەخش. منیش لەم ئەمە ئاخرین قسەمانەی تر کۆتایی قسەمان بێ دروستە؟ من یاڕوا چەند شت تاکید بکەم. یەکیان ئەوەی کە کولی ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ خۆی بەشێکە لە ڕووداوەکانی دنیای ئەمڕۆ و دنیای سەرمایەداری و کێشمەکێشی حتا قودرەتە گەورەکانی کاپیتالیستی ئەوە دەوڵەتی ئەمریکا و دەوڵەتانی غەربی و چین و رووسیا و ئەوانە ئەمە وایە. بەڵام ئەم کێشەی لەم 12 مانگە ڕوویدا ڕاستەخۆی زارێ لە کێشەی بینی چین و ئەمریکا وەسەری هەڵ نەدا. هەرچەند عاقبەت لەم کێشمەکێشانەدا هەر تەرەفێک ئەچێ نیروی بەرەی جیهانی خۆی هەڵەبژێرێ لە ترۆریزمی ئیسلامی و عاقبەت چێتە مەحوەرێک و جێگایەکە ئەجوملە خۆیان لە رووسیا نزیکەکەنەوە. هەروەک جمهوری ئیسلامی تەسمیمی خۆی لە ئاستی ئارایشی جیهانی کردووە کە سەرپەرشتیاری هەمووان بە بەحوەری مقاومەت لە بەرەی بە قەولی خۆی بە قەولی خامری شەرقە لەگەڵ چینە لەگەڵ رووسیایە و لەگەڵ بریکسە هەموو ئەوانە. منزورمەیە بڵێم ئەوە وایە خودی دەوڵەتی
دەستڕاستی نەتانیاهوش معلومە لە بەرەی غەرب و لە بەرەی غەربیش لەگەڵ قسەی شەماڵ ڕاست موافقم لەگەڵ بەرەی دەستەڕاستی حتا بورژوازی کاپیتالیستی غەربە ئەڵئان نەتانیاهو هەم دەورەی پێشووتر لەگەڵ ترامپ زیاتر هەماهەنگ بوو هەم ئێستاش بە تەواوەتی پێخۆشە ترامپ بێتەوە سەرکار هەروەی بایدن لە ماوەی ئەم 5-6 مانگەدا داوای لێکە ئاتەشبەس بکە بەڵام جوابی بایدن ناداتەوە جارێ لە ئەوڵەوە هەم ڕیاکاریەکەی بایدن ئاتەشبەسی بۆ دڵسۆزی بۆ خەڵکی غەزە یا لوبنان ناوێ ئەو ئەوێ ئەم 4-5 مانگە انتخاباتەکە سەرێشەی گەورەی جهانی و منتەقەی بۆ دروست نەبێ بۆەوەی هەڵبژاردنەکە دموکراتەکان بیبەنەوە تەنها لەوانەیە دوای هەڵبژاردنەکە ڕاستەکەی ئەگەر هەر نەتانیاهو کەماکان نەخۆز وەزیری ئیسرائیل بێ هەموو کارێکی لەگەڵ بکەن بۆ مەگەر هەم ماوە بایدن کەمی کۆمەک کردووە دەنەچەم قسەکەمەوەیە ئەوێ ترامپ بێ عقبە منزورمەیە هەر دەوڵەتێک یا هەر جەریانێک کە لە معادلەی سیاسیا بێ لە ئاستی منتەقەی یا لە ئاستی جیهانی بەرەی پشتیوانی خۆی جیاکاتەوە منیش پێما بێ نەتەنیاهو ئەڵئانیتر دەستەڕاستی ترین و بۆ معنایە تر دەوڵەتێکی واقعاً بە معنای واقعی ڕاسیستی فاشیستی ئەلئان لە ئیسرائیل لەسەرکارە لە سابقەی خودی هەیەت حاکمەی ئیسرائیلە ئەمەی ئێستای بینن بێوێنەیە من زۆرێ لە تەحلیلگەرانی سیاسی خودی ئیسرائیل کە بخۆیان جوزی مەسەن دەورەیەک حزبی کاریگەری ئەوێنە بوون یا حتا جوزی حزبی لیکود بوون یعنی حزبێکی تەواوەن ڕاسترە و بەم کارهانەی نەتانیاهو ناڕازین بەڵام ئەڵەن معادلەکە وای لێ هاتووە تەرەفی مقابلمان حەماسە جەهادە حزبوڵایە بەم کارە ترۆریستانیان بەهانەی زۆریان داوە بەدەست ئۆلمارتە ئێهودبارەکە هەموو هاوارە لێ بەڵێ ئۆلمارتە ئێهودبارەکە هەموو هاوارە لێ منزورمێ بڵێم ئەوە تاوجگایی کە ئەمە وایە بەڵام کۆتایی قسەمانە ئێمە باسەکەمان ئەوە بوو کە دوای کوژرانی نەسرڵاش و سەرانی حزبڵاش و ئەوە بەم کار و کردەوەی کە دەوڵەتی نەتانیاهو ئیدامەیەدا هەر ئێستاڵان قسەکەوەیە قەرارە هێزی زەمینی بنێرێ ئەرتەش بە زەمینی بنێرێ بۆ لوبنان یعنی بە معنایەگە بۆ ماوەیەکی کورتیش بۆ ئەوێ مەناتقێک لە لوبنان ئێشغاڵ کاتەوە وەکو ساڵی 1982 دێ ئێمە کێشەکە قوڵترە کاتەوە دووبارە یعنی ئێشغاڵگەری لە جێترۆ ئیدامادە دەنەچە بەرەو ئارامی ناچێ یەکێ لە ئەگەرەکانی ژوەیە خۆی دەوڵەتی نەتانیاهو شەڕەکە گەورەتر کاتەوە بکاتە شەڕێکی تەواو ڕۆژهەڵاتی ناوەڕات مەسلەی ئەسلیوەیە دەوڵەتی ئەمریکا تێوەتلێنێ ئەلئان کە خۆی لە مەوزعێکی بڕێک سەرکەوتوو ئەبینێ لە هەڵوێستێکی سەرکەوتوو لە موقعیەتێکی سەرکەوتوو ئەبینێ دەوڵەتی نەتانیاهو اتفاقاً وانێ بڵێ دیجا بە ئەلئان ساز شێ بکەم زۆر چاکە من بەسەر ڕقیبەکانمە ئەزاڵ بوومەڵێ ناڵان کە لاوازن بە ئیدامەی بدەم ئێستا کە جمهوری ئیسلامیش حتا لاوازە و کاردانوێ بکە با ئیدامەی بدەم با ئەمریکاش مەجبور بکەم بۆیە بۆ ئێمەی هێزی چەپ و کۆمۆنیستی کۆمەلگای ئێران زۆر وشیاریەک لازمە یەک ئەگەری ئەوە هەیە ئەم شەڕە تەبدیل بێ بە شەڕی بینی دەوڵەتی ئیسرائیل و جمهوری ئیسلامیش واگەر بوو بەوە یانیشتر شەڕەکە منتەقەیە ئەمە کارەساتی زۆری لێ ئەکەوێتەوە بۆ کولی خەڵکی منتەقە بۆیە هەر ئالێستاوە پێویستە لە دژی ئەم فەزای شەڕ و ئەم شەڕفرۆشیە و پێکاتنێ و شەڕەوەی هیوادارم ڕوونەدا مەسەڵان 7 ئۆکتۆبر ئەمە چی دەکرێت بەشێکی بتوانانی لە ئاستی جیهانی لە ئاستی منتەقە ئەفکاری عمومی لە دژی ئەم شەڕفرۆشی و ئەم کردوانەی دەوڵەتی نەتانیاهو هەڵخڕێنی ئەڵان ڕۆژی 7 ئۆکتۆبر ساڵگەردی حملەکەی حەماسە ئەو جۆرەی من تاقیبم کرد بەر لە زۆرێ لە وڵاتان قەرارە تەزاوراتی گەورە بکرێت بەڵام وەختێ تەمەشای پلاتفۆرمەکەیان زۆرترەکەی زۆرتر لە دژی نەسڵ کوشیە کارەکانی 11 مانگی ڕابردووی دەوڵەتی ئیسرائیل و نەتانیاهوە مناڵەمە بێەوەی پێزاد کرێ لە دژی درێژەی شەڕ لە دژیەوە ئەوێ شەڕەکە بک بە شەڕێکی ناوچەی لە دژیەوە ئەو شەڕە بجۆزێتەوە حتا بۆ کۆمەلگای ئێران
ئەویان دەستی کۆمونیستەکانی ئێران ماچەکە بەرحاڵ ئەم جوڵانەوەیە بن لە ناوچەکەیەوە دەبێت لە پێشەوەی کەمپێنێکی وە و ئەگەر شەرەکە ڕوویداچی ئەگەر شەرەکە ڕوویدا ئێمە لەگەڵ موانعی زۆر ڕوبەڕووە بین دوو مانعی گەورەکە لە جارێ هەر بنێوی ئۆپۆسیۆن و چەپ لەگەڵی ڕوبەڕوون یەکیان ئۆپۆسیۆنی ڕاستڕەوی ناسیۆنالیست و بەخشەن فاشیستی ئێرانەکە لە قسەکانی پێشوە باسمان کرد ئومێدیان بە نەتانیاهو ئومێدیان بە ئیسرائیل بەستووە ئومێدیان بە ئەمریکا بەستووە بە تەواوەتی لێستا لە زووتیان بە شەڕیش بەستووە لە دژیان بی خوێنە پەراوێزەوە بەشێکی دیکەش مانەعمان بۆ دروستەکە هێزی لە نێو ئۆپۆسیۆن و حتا بەرەی چەپە ئەویش بڵێن نا چونکی حملە کراوە بە ئێران و بۆ دیفاع لە ئاب و خاکی وەتەن و بۆ لە کەنار جمهوری ئیسلامی و جارە بە ئەوە بکەین ئەبێت لە دژی ئەوانش بین نا شەڕ هاتوێکەوە هاتوێت جمهوری ئیسلامی بۆ خۆی کۆڵەکەی ئەسلی کۆنەپەرستی بووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دروستکردنی ئیسلامی سیاسی لە دروستکردنی تروریزمی ئیسلامی لە حمایەتکردن لەم گرۆهە تروریستیانە حتا مانعێکی گەورەی تەشکیلی دەوڵەتی فلەستینی و ئەوەی خەڵکی فەلەستین بە حەقی خۆی بگە بۆیە سەرنگونی جمهوری ئیسلامی کارێکی فەوری ئێمەیە لە عین حاڵە ئەو پارازیتانەی کەناریە بێ بخەیە کەنارەوە بە هەموو تواناوە بە سازماندان بەڕێخستنی هێزی بەرینی کرێکار و جەماوەری ئەو کۆمەلگایە بێت لە مەیدانابی بۆ سەرنگونکردنی جمهوری ئیسلامی ئەم کارە بۆ ئێمە کارێکی فەوری و ئەساسیە بەڕاستی ئەگەر جمهوری ئیسلامی سەرنگونکردی هەر وەک شەماڵی باس کرد بۆ خۆی دەرویەکی دیکە ئەکرێتەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست حتا بۆ حەقخوازی خەڵکی فەلەستینیش دەستە خۆش بێ ڕەحمەن بەڵام ئەم پرسیارەی ئەخیر هاتووە من پێم خۆشە تازە 10 دقەیەک پانەمێنە بۆی بێ بە سەعات و نیوێک ئەگەر ئێران ڕاستەوخۆ بچێتە ئەم شەڕەوە بەرەو ڕووخام بچێت چەک و کۆمونیستەکان چه ئامادەکارییان کردووە بۆ ئەوی بتوانن ئێران و کوردستان جاریشی تر نەکەوێتەوە دەستی سەڵتەنە تەڵەبەکان و کۆنەپەرستانی قەومی منیش یەک سەرنجم هەیە زانین چۆنە هاوڕە ڕەحمان ئێمە 40 ساڵە داوای ڕووخانی جمهوری ئیسلامیەکەین دوێنێ ڕاوەمان کردووە ئەمڕۆ داوایەکەین هەتاکو ئەو ڕۆژەش کە جمهوری ئیسلامی لە بینەچێ ئێمە داوای ئەماکەین پشتیوانی لە حەماسکە نەیکە لەگەڵ ئێرانە ڕێبکەوێ ڕێک لەگەڵ ئەمریکا ڕێبکەوێ ڕێ نەکەوێ بچێتە سازشەوە لەگەڵ ئیسرائیلە یا لە بەرامبەر ئیسرائیلە شەڕکە شیعاری ڕووخاندنی جمهوری ئیسلامی پەیوەندی بە مەسەلەی فەڵەستین و پەیوەندی بەم شەڕەوە نییە ئەوەی ئێستا لەم شەڕەیە لەم دۆخەیە هەیە نەتانیاهۆ دەسەڵاتی ئیسرائیل باشە قبول یەکەم کام حکومەتەی ئێستای ئیسرائیل با دەوڵەتی ئیسرائیلی نەکرد ئەم حکومەتەی ئێستای ئیسرائیل حکومەتێکی هار و دڕندە و فاشستیە خەریکە هەوڵی جددی ئەدا بۆ فراوانکردەوەی ئەم شەڕە لە ناوچەکەیە و ممکنە بچێشێتە ئەوەی پەلاماری ئێرانیش بدا لە بەرامبەر ئەمەیە هەڵوێست دروستە و پێویستە ئێمە ناتوانین و ناکرێت کۆمونیستەکانی ئێران بە هیچ جۆرێک لە هیچ کات و ساتێکە ئاوا ببینرێن کە لەگەڵ سەڵتەنە تەڵەبەکانە مەسەلەن بێدەنگین لە بەرامبەر پەلامارێکە کە ناتانیاها ئەوێ بیخاتە سەر ئێران ئەزانی دەورانێک ئێمە لە عێراق ئەمەمان تەجروبە کرد ئەمەمان لە عێراقا تەجروبە کردوانە زۆر جاریش ئاوا بوو کە هەتا کۆمونیستەکانی کوردستان ئەوانە بەدڵ پێیان خۆش بوو کە ئەمریکا بێ عێراق و ئێران کە ئەوانە بەڵام بە زمان ئەویان ناوت و سەرنجام ئەو کار و کردەوانەوە ئەو هەڵسوکەوتی ئێمە ئەو سەردەمە ئەمان کرد دەستنیشانی ئەمەی ناکرد کە ئێمە لە سەنگەرێکی زۆر زۆر جیاوازی ئەو کاتەی کوردستانی عێراقا وەسامین دواتر دیارە بەڕق نەگرتن و بۆەوەی کەوا خۆمان جیاکردەوە ئەومان دەستنیشاکرێت جنامانتوانی لەگەڵ قیتاری ناسیۆنالیستەکانە بڕۆین و ئەم جوڵانەوەش سەربەنیست بێ ئەمەی کە لە کوردستانی عێراقا بوو ئەمڕۆ کۆمونیستەکانی ئێران لە هەمان ئەمتیحانان بەشێک لە کۆمونیستەکانی ئێران قسە هینێکی هەیە گۆرانێکی کوردی هەیەڵێ بەدەم جنیەوەم پێدا بە چاو پێمەڵێ وەرە بەشێک لە کۆمونیستەکانی ئێران بەداخەوە من لەێزار بە کۆمونیستیان نەزانم بەڵام هەڵوێستەکانن بە جۆرە لە جۆرەکان دڵخوازیە بۆ شەڕ ئەوەی کە ئیسرائیل بێت جمهوری ئیسلامی ئێران وێرانکە مهم نییە لە جمهوری ئیسلامی ئێران ڕزگارمان بێ هەر کەسێکا بابیکە ئەم هەڵوێستە خەتەرناکە وەرسانەوە لە بەرامبەرم هەڵوێستیا بەڕاستی مەسلەیەکی استراتیژی و محوەریە بۆ کۆمونیستەکانی ئێران
غافڵبوون لەم خاڵەوە بڕوای من نەتایجی زۆر خراپی یعنی ئەگەر چی ئەم هەڵوێستەش پۆپیولار نەبێ خەڵک قوبوڵی دەکا خەڵک بە دەوریا کۆ نەبێتەوە بەڵام هەڵوێستێکی لەم بابەتە ئەتوانێت لە دووڕیانێکە کاریگەری استراتیژی زۆر گەورەی هەیە. بە من هەم لەسەر بۆ جواب بۆ ئەو کامنتی ئەو ڕفێقەمان کە باز دەکات چەپ و کۆمۆنیستەکان چ ئامادەکاریەک کراوە چەپ و کۆمۆنیستەکان جارێ بە لە حازی سیاسیەوە بە نظرم لە قەدیمەوە ئامادەکاری کراوە کەویژ یەک لە عینە حاڵا ئێمە هێزی چەپی سەرنگوزنی خوازین لە دژی ئۆپۆسیۆنی ڕاستی ئێرانی بوو حتا ئۆپۆسیۆنی ڕاستی ئێرانیەکیش کە ئومێدی بە ئەمریکاش نەبەستوە. قسە ئەوەیە گەورەترین تەجروبەی شۆڕشی 57 ئەوەی بە ئێمە وت هەمومان بەیەکەوە ناکرێت ئەگەر ئەمانەوێت جمهوری ئیسلامی سەرنگون بێ و دواتر ئەوەی پێڵەن ئازادی بەرابەری ڕەفا خۆشی ئەوەی ئەگەر دەسەڵات و قودرەت بکەوێتە دەست چینی کرێکار و بەرەی زەحمەتکێش و ئازادخوازی و کۆمەلگایە ئەوەمان پێڵێ ئۆپۆسیۆنی ڕاستی سەر بە ئەمریکا ببێ یانەبێ ئەبێ لەگەڵی نەبی ئەبێ ئفشایکەی ئەبێ جیابی ئەبێ سەفت لێی جیابێ چینی کرێکار دەبێ ئەوە بکە و بەنظرم ئەم کاردانەوە و ئەم کارێک کە چەپ و کۆمۆنیزمی ئێران و من بە افتخار و ئاڵێم ئەوەی ئێمە پێمانەوە دەورێ مارکسیزم شۆڕجێڕ و دوای کۆمۆنیزمی کاریگەری ئەوەمان کرد بەشێک ئەوە باعث بووە کە ئۆپۆسیۆنی ڕاستی ئێرانی ئەو برەوە ئەو ئێعتبارە کۆمەڵایەتی لە نێو کۆمەلگاکەدا بەوجود بەدەست نێنێ چاو لە ئوروپا و لە مێدیای لە دەرەوە نەکەین ئێوە معیارەکەی ئەوەیە لەو خرۆشە جەماوەریەی دوای قەتڵی حکوومەتی مەحسا ئەمەنی بەوجود هات 1401 بماوەی هەژنۆدەمان لە مەیدانا بۆ ئەو خرۆشە جەما لە یەک جێگا یەک کەس پێم بڵێ واقعان شعار پلاتفۆرم قسەی ناسیۆنالیستەکانی ئێرانی سەڵتەنەت تەڵەبان مەشروتە تەڵەبان و حتا فدرالیستەکانی کوردستان برێوێکی جدی پیدا کرد برێوی جدی پیدا نەکرد لەم لەولایە ڕەنگە ئەم لایەنگر و ئەو لایەنگریان لە دیواریان نووسیبێ یا خۆیان باسییان کردبێت بەڵام عاقبەت تۆ بینی خرۆشێکی جەماوریاتە پێشێ حتا ئەو شعارە ئەسڵیەکەی ژن ژیان ئازادی هیچ مارکێکی ناسیۆنالیستی پێوە نیە هیچ مارکێکی مەسەبی پێوە نیە هیچ مارکێکی سەڵتەنەتەڵی پێوە نیە هیچ مارکێکی فدرالیستی پێوە نیە هیچ مانگێکی چودانم مەسەبی پێوە نیە ئەمە بۆ وایاتۆ تاژە من پێم وابێت لە ڕەوتی چوونە پێشەیە خودی ئەو خرۆشە جەماوەریە ئازادی بەرابەری سیوت ڕەفاهی شیوت و هەر لە دڵی ئەو خرۆشەدا مەگەر بابەت لە عەلەیهی مەرگ بەرستەمگەر جا چ شابێت چ ڕاهبەر ئەسەن جەماوەری بۆەوە لەو کۆمەڵگەی منزورمێ بڵم بۆ جواب بۆ نگەرانێکی تۆش هاوڕەشەماڵ من پێوابێت بەشێک لە کارکردی سیاسی چەپێکی شۆڕجێڕ و ئینقلابی ئەوەیە نەتەنیا لە دژی جمهوری ئیسلامی بووە ئۆپۆسیۆنی ڕاستی ئێرانی ناساندووە ئەی بۆ 6 ساڵ لەوە پێش لە دڵی زانکۆی تارانەوە ئوسولگەرە ئیسلاح تەڵەب عمرتان تەوابە هەردوو جناحیان ناکەنارەوە هەر ئەو وەختە مەگەر شعاریان لە عەلەیهی مجاهد پەهلەوی نەدا مجاهد جەریانێکی دەستەڕاستی پەهلەویش نمادی سەڵتەنەت تەڵەب ئەزانم بڕێن لە چەپەکان پیان ناخۆش بوو بڕێک لەو چەپەی وا تۆ پێ دوایە لە بەرەی ڕاست ڕاوەستاوە کە منیش پێم وایە هەیە بەڵام وەزنێکی زۆری نییە خۆشبەختانە بنظرم وایە وەختە یەکێ ئێمەمانە من بە شخصە دفاعم کردووە لەم شعارەی کە دانیشتجوەکان لە تاران لە عەلەیهی مجاهد پەهلەوی لە عەلەیهی مەسیحی عەلی نەژاد داویانە یەخێ منیان گرتووە کوتیانەوە تۆ ئەڵام بۆ یەخیجارێ ئەوانە لە ئۆپۆسیۆندان وتمە من دەستی ئەو بەرەیە لە ئازادی خوازان بەرابەری خوازان لە دانیشتگاکانی ئێران ئەکوشم کە لێستاوە ڕۆشنە هەم ئەوێت جمهوری ئیسلامی سەرنگون بێ هەم ئەوێت دوو جناحەکەی نەبێ هەم ئەوێت جناحی ئۆپۆسیۆنی ڕاستڕەو نەبێت ئەمە بەشێ لە ئامادەکاریە نوکتەیەکی دیکە هاوڕەشەماڵ تۆ تەوەجۆکات لەسەر ئەم بەشەیەک چەپێک کە لە کناری نەتانیاهو و ئەمریکا و ڕاستڕەوەکان ئێران بێت ئەوە ڕاستە من پێم بێ ئەبێ کارمان بۆ کردوە بەکاری بۆ بکەین بەڵام لە قەدیمەوە تا ئێستاش چەپێکی پێڵەن مەحوەر مقاومەتیمان بووە چەپێکی
ظاهرا لە قەدیمەوە زردی ئەمپریالیست بەنظام حتا زردی ئەمپریالیستیش نین چونکی خۆ مەسەن لەگەڵ چین مشکلێکیان نیە چین ئەمپریالیستەوە بەڵام مشکلێکیان لەگەڵ چین نییە رووسیاش ئەمپریالیستە و مشکلێکیان لەگەڵ رووسیا نییە چونکی ئاغای خامنەیی لەگەڵ رووسیا و چین بینی خۆشە ئەمانیش بە نێوی چەپ لەگەڵ رووسیا و چینیش بینیان خۆشە و لەم کێشەدا لە کەناری محور مقاومەت ڕاوەستن لە کەناری ئیسلامیەکان ڕاوەستن سەرزنشی چەپی ڕادیکاڵ و کۆمۆنیستی وەک ئێماکان کاڵن ئەها ئەم خەتەرە گەورە لەلایەن ئەمریکا و نەتانیاهۆ هەیە ئەلان وەختی وەیە جارێ لێگەڕین جمهوری ئیسلامی کۆڵەکەی محور مقاومەتە جمهوری ئیسلامی کۆڵەکەی محور مقاومەت ببێ و نەبێ ئەو کۆڵەکەیە بێت تێک بدرێ ئەو کۆڵەکەیە بێت تێک بدرێ بۆی خەڵکی ئێران ئازادی و خۆشی بە ڕخۆیانە بین ئەوەش ئەبێ ببینین بەشێکی دیکەی ئامادەکاری هێزی چەپ و کۆمۆنیست بەرحاڵ بەشێک هێزی چەپ و کۆمۆنیست لە کۆمەلگاکەیە لە جواب بەو هاوڕێمان لە کۆمەلگاکەیە من پێم وابێ وشیاری سیاسی ئامادەگی بۆ ڕێکخستن ئامادەگی بۆ ئاعتسابات بۆ ئاعترازات هەم لە نێو چینی کرێکاری ئێرانە هەم لە نێو بەشەکانی بزوتنەوە کۆمەڵایەتیە ڕادیکاڵەکان وەکو مامۆستایان و فەرهەنگیان وەکو پەرستارەکان وەکو چی پێڵێن بازم شەستەکان نازانم بە کوردیەکەی لێرەڵان بڵم چی خانە نشینان لە نێو بەشێکی زۆری خەڵکی مەحرومی کۆمەڵگادا ئەو ئامادەگەشت بەوجود هاتووە ئەمانە بۆ خۆی مهمە تۆ ئەڵان هەر لەم دەورانەدا ئاعتساباتی کارگەری هەر لەم دەورانەدا ئاعترازاتی زۆر ئەمانە هەموو دەزمایان و بەتایبەتەوە و تەجروبەش لە خۆشی جەماوەری 2 ساڵی ڕابردووە ئەمانە جزوی ئامادەکاریەکانی بەرەی چەپن چونکی ئەو خۆشە جەماوەریە بەڕاستی کاراکتەری چەپی بوو بەڵام نەهایەتەن من پێیان بێت بەرەی چەپ و کۆمۆنیستێران کەم مشکلاتشمان هەیە کەم و کوڕیمان هەیە مەسەرەن ئەگەر هەر بە مەعیار ئەو خۆشە جەماوەری 2 ساڵەوە پێش تەمەشاکەی من بە نووسینیش نووسیمە 2 ڕۆژ لەوە پێشیش بڵاو کردێتەوە یەک بەو ئەنازەی پێویست جەماوەری نەبووە مثالێکم هێناوەتەوە بۆ لە شاری 12 ملیۆنی وەکتاران تەزاهوراتەکان نەبوو بە 9 ملیۆن بۆ نەبوو بە 1 ملیۆن تۆ تا نەگەیە ئەو ڕادەیە ئەو فشارە زۆرە بۆ جمهوری ئیسلامی نایەنی ئەگەر تۆ لە شارە ملیۆنیەکانە لەبعادی 9 ملیۆن و 300,000 و 500,000 ئەویش ئیدامەکە ئەویش قەوی ئەویش بتوانێت دفاع لە خۆی بکە ئەویش بتوانێت تێوەچی لەگەڵ هێزی سەرکوتجگەری جمهوری ئیسلامی هێشتا ناتوانێت تەنگ بە جمهوری ئیسلامی کەم و کۆڕیەکی دیکە ئەو وەختە بوو بۆ ئاعتساباتی کاریگەری کە ئەتوانێت زەربەی قرس لە جمهوری ئیسلامی بدا هاوکات لەگەڵ خۆشەکان لە گەڕەکەکان لە خیابانەکان حتا لە زانکۆکان لە مەیدانە نەبوو بۆ ئەو پەیوەندیە بینی ئاعتساباتی کاریگەری ئەوە نەبوو ئەمانە وەکو کەم و کۆڕین بۆ بە لە حازی ڕێکخراوبوون و سازماندراو ئێستا لە ئاستی پێویستە نەبوو ئەمانە بۆ یەڵم نەگەوەی 2 ساڵ لەوە پێش و ئەو خەباتکارە جەسوورانە سەرزەنش بم بزانین ئەمە کەم و کۆڕیە و دەورە بوو چ ئەو ڕابەران و پێشڕەوانی ڕادیکاڵ بۆ خۆیان خوڵقێنەری و خۆڕێشە جەماوەری بزان نەم کەم و کۆڕیانە بوو و ئێمەی هێزی چەپ و کۆمۆنیستیش دەست لە ناو دەست یەک ئەلئان ئەگەری هەستانی جەماوەری دیکە هەیە هەستانی جەماوەری ئەم جارە بێ هەنگاوهایەکی زۆر گەورەتر لە پێشتر بێ لە هی 2 ساڵەوە پێشتر بتوانێت جەماوەری تر بێ بتوانێت لە دەرونی خۆیدا ڕێکخراوتر بێ بتوانێت لە نێو خۆیدا شەبەکەیەکی گەورەی ڕابەران و پێشڕەوانێک کە بتوانێت هەم بزوتنەوەی کرێکاری و هەم بزوتنەوەی جەماوەری یەکخە هەواهەنگی کە بیکە بە پەیکەرەیەکی یەکدەست لە دژی جمهوری ئیسلامی بێنێتە مەیدان بتوانێت تاکتیکی دروست هەڵبژێرێت بتوانێت شعارێکی ڕێکخەرێکی سەراسەری هەموو ئەمانە سازمان بدە و بتوانێت لە نەهایەتدا ڕابەریەکە بێ مەیدانە بێ ڕابەریەکی ڕادیکاڵی کە بتوانێت هەموو ئەم جمگە خەباتکارانەیە یەک بخە هەماهەنگیان کە ئەمانە پێویستن ئەمانە جزئی ئەو کەمبودانن هەمانن بەڵام من پێم وابێ بە هەر نسبەت جمهوری ئیسلامی پاشەکشەی پێ بدرێ فەزا بە دەرەجەیە ئاواڵەتر بێتەوە ئێمە ئەو نەمان تەجروبە هەیە ئەو نەشمان وشیاری سیاسی ینی بەرەی چەپ کۆمۆنیست ئازادی خواز و بەرەی کرێکاری و جاوا بە سرعەت بتوانین ئەم کەم و کوڕیانە پڕکەینەوە ببین بەو هێزە قودرەتمەندی هەم پشتی جمهوری ئیسلامی لە عەرز بدەین
هەم نێڕین دەسەڵات بەدەستی ڕاستڕەوەکان و سەڵتەنەت تەڵەب و مەشروبە تەڵەب بگە، هەم جەریاناتی پرۆ ڕژیمی و پرۆ جمهوری ئیسلامیش بکەونە حاشیەوە. من ئەمە هیوادارمەوە ئامادەگیانە زیاترکەین. ڕەحمانجان من لە هاوڕە ڕەحمان بە دوو سەرنج کۆتایی دێنم بەم قسەکانی خۆمی تر دواتریش دوا سەرنجش با بۆ تۆ بێ لەبەرەوەی کە منە قساناکەم. یەکەم ئەوەیە کە وەختێک قسە لەسەر سنووربەندیکردن و دیاریکردنی سنوورەکانی کۆمونیستەکانە لەگەڵ جەریاناتی بۆژوازیە زۆرتر دەبێت ئێمەمانان وە کۆمونیستەکان نیگەرانی ئۆپۆزیسیۆن بن، نەک ئەوەی کە لە دەسەڵاتە 40 ساڵ بە خوێن و بە قوربانی زۆر و زەبەن کۆمونیستەکان سەلماندویانەکە سنووربەندیان لەگەڵ جمهوری ئیسلامی و لایەنگرانی جمهوری ئیسلامیە چی ئێستا ئەمڕۆ پێویستمان بە بڕوای من پێویستمان بەمە نییە، پێویستمان بەوەیە سنووربەندی لەگەڵ ئەوانەیە بکەین کە لە ئۆپۆزیسیۆنان و جەماوەر بانگەوازەکەن بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە بۆ ژێرچەتری خۆیان، بە ناسیۆنالیستیانەوە، بە سەڵتەنەت تەڵەبیانەوە، بە فاشیستیانەوە، بە ئەنواع وەشکاڵیانەوە. دووەم شتیش هاوڕێ مەسعود لێرەیە کۆمنتێکی نووسیەوە، من پێم خۆش هەروەکو سەرنجەمە بڵێم، ئەڵێ ئەبێ ناوی ئەو لایەنە سیاسیانە کە لایەنگەری لە هەر لایەکی ئەم شەڕە دەکەن باس بکرێت بۆ ئەوەی ئیفشا بکرێن. بەش بە حاڵی خۆم لەم ڕێگایەوە ئەوەندەی بۆم بکرێت و بۆم کرابێ پێم خۆش نەبووە باسەکان لە جەدەل وە لە مناقەشەوە لە گفتوگۆوە لە ڕەخنەگرتن لە هەڵوێستەکانەوە بچێتە ڕەخنەگرتن لەسەر لایەنەکان. لەبەرەوە ناوی هیچ لایەنێک نایەنم، باسەکە لەسەرەوەیم کەناڵی هەموو ئەو لایەنانەیە توانن ئەوانیش قسەی خوانی تیا بکەن. بەو اعتیبارە ئەو جۆرە بە دروست نازانم. لە لایەکی تریشەوە بەڕاستی هەڵوێستەکان گرنگ نییە چێن ئەو لایەنە ناو قساناکەن. هەڵوێستەکان گرنگن، ئێمە لە بەرامبەرم هەڵوێستانەیە پێویستەکە هەڵوێست بگرین یا ڕەخنە بگرین. من تەواو بووم هاوڕێ ڕەحمان، دواوتە بۆ تۆ لە دقەیەکە لێک دقەیە هەرەو نەبڵم هاوڕە شەماڵ بۆ حتا ڕەفی ئەو نیگەرانی تۆ مەسەلەن ئێماڵان 6 جەریانی چەپ و کۆمۆنیست ساڵی 2010 کۆنفرانسی ستۆکهۆڵمان کە بست یەکەم پلەتفۆرمە کە درا پلاتفۆرمی سەرنگونی ئینقلابی جمهوری ئیسلامی بوو. دووەم شت پەیامێک بوو بۆ تەبەقەی کارگەریاران کە نۆبەی تۆیە بێ مەیدان و دەسەڵات بگرێ دەست و دەسەڵات یەکلاکەیەوە. سێوەمین بەیانەیە کە دراوە لە دژی ئۆپۆزیسیۆنی ڕاستی ئێرانی بوو. ئەو وەختە ینی 6 ساڵەوە پێش ئەم ماجرایانەش نەبووە لە عەلەیهی ئۆپۆزیسیۆنی ڕاستی ئێران بە مەشروتە تەڵەبیەوە، بە سەڵتەنەت تەڵەبیەوە، بە جمهوری خوازیەوە کە نەکرد لە بەرەوەی لایەنگری لە بەرەی ئەمریکا و ئەوەختە تازە نەتانیاهو ئەو مەترەح نەبوو لەبەر پلاتفۆرمەکەی خۆیان. ئەسەن فەرزکەین ئەلان لە نێو هێزی ئۆپۆزیسیۆنی ڕاستی ئێرانە واقعاً جەریاناتی هەن کە خۆیان بە کۆماری خوازدانن تەواوان دژی دەخاڵەتی بە قەولی خۆیان خارجین، تەواوان دژی دەخاڵەتی ئەمریکان. بەڵام پلاتفۆرمەکان پلاتفۆرمێکی کەماکان ڕاستڕەوانە، پلاتفۆرمەکان کەماکان دەنەچە مەزومێ هەم لە قەدیمترەوە هەم بەش بە حاڵی خۆمان لەو جاتەیە حرەکەتمان کردووە لە گەڵاڵەبوونی پلاتفۆرمێکی وە بەیانێکی وە کە ئۆپۆزیسیۆنی چەپ و کۆمۆنیستی ئێران ئەبێت تەواو سنووری لەگەڵ بەرەی ڕاستی ئۆپۆزیسیۆن لە نێو خۆیانەکە تازە ئەو ڕاستی ئۆپۆزیسیۆنە چەپ و ڕاست و سانتریانەیە هەرچێکەنێ ئەمە هەیە ئەو شیارە بە دەرەجەیە منتەقل کراوەتە نێو کۆمەلگا و هەربێ درێژەشی بدەیت. زۆر سپاس هاوڕێ ڕەحمان، باسێک بوو بە بڕای من باسێکی باش بوو. هەرحاڵ باری سەرنجی خۆمان بەیان کرد و هاوڕێیانێکیش لەگەڵمانە بەشدار بوون کە جێگەی سپاسە. دووبارە داوا لە هەموو هاوڕێیانی ئازیزەکەم کە لینچیان بەرنامێ لە ڕێگەی سوشیال میدیا خۆیانەوە بڵاو بکەنەوە گەر نەشتان کردو تا ئێستا کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن و هەوڵ بدەن بەرنامەکانی لەلایەن خۆتانەوە بڵاو بکەنەوە دۆست و ئاشنانی خۆتانی بناسێنن. زۆر سپاس هاوڕێ ڕەحمان، جارێکی تر بۆم دەرفەدا بینەران و بیسەرە هەر بژی. زۆر سپاس، کاتێکی خۆش. بەڵێ ئازیزان و خۆشەویستان، بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم بەرنامەیەمان تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر. هەموو ئێوەی ئازیز بە شادی و کامەرانی هەر بژی.